فرموجان دەست پێ بکەی قسە. بسم الله الرحمن الرحيم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما صدق الله العظيم. خواهی گەورە پاداش باتەوە. خۆ پاداشی خێر بات ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانی گەوهەری نۆهەم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لەگەڵ برای ئازیز زۆر خۆشەویستم کاکە پەیوەند و ستاڤە ئازیز و خۆشەویستەکەی کەناڵی ئاسمانی پەیام ڕاستە و خۆ لە خزمەتی بەڕێز و خۆشەویستان لەسی گەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزان و گەوهەری نۆهەمی ئەمڕۆمان. هەزاران هەزار سەڵات و سەلام بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. هەزاران سڵاو لە ئێوەی ئازیز و خۆشەویست بەرەکەت و ڕەحمەتی خوا ببارێ بەسەرتانە. خۆشەویستان لە گەوهەری ئەمڕۆیە کۆمەڵێ بابەتی زۆر گرنگمان بۆ ئامادەکردوون و میوانی ئازیز و خۆشەویستمان هەیە و وە لە خزمەت کاکە پەیوەندی برای خۆشەویستمان. طبعاً مانگی ڕەمەزان هەمووی مژدەبەخش و هەمووی بەڕاستی مانگی ئەوەیە کە لە هەموو ڕۆژەکە ئێمە تەوبە بکەین. وەختی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاکە پەیوەند لە هەموو ڕۆژەکە فەرمێ لە فەرمودەیەکە 70 جار یاخودە فەرمێ 100 جار ئەستەغفر الله کردووە لە کاتێکە معصومە رسول الله صلی الله عليه وسلم و بێگوناها حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم. ئەی ئێمە چی کەواتە تەجدید نوێبوونەوە بە تەوبە هەروکو چۆن خۆمانە شوین چۆن جدیکی جوانەکو کاکە پەیوەند لە بەرەکەیناوە کەش خەو ماشەڵڵا ڕێک و پێک لەبەرەوە ئەم تەوبە و ئیستیغفارش بەڕاستی هەموو ڕۆژێ تازەمانەکاتەوە. چۆن لە مانگی ڕەمەزانە ئێمە تەوبە و نوێکردنەوە و گەڕانەوە و متمانە بە خۆبوون دروست بکەین. سپاس دەکەم کاک شێخ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاسی هاوڕێی خۆشەویستم کاک شێخ فاتیحەکەم. خۆشەویستان ئێمە زۆر ئاسوودەین کە لەگەڵ ئێوەیان واروەها توانین لە ڕێگای ئەم بەرنامەوە ئێواران بۆ ماوەی زیاتر لە 2 کاتژمێر لەگەڵ ئێوە خۆشەویست بین.
خۆشەویستان وەکو کاک شێخ باسی کرد بەڕاستی مانگی ڕەمەزان مانگێکی زۆر گرنگە، مانگێکی زۆر با بڵێن پێویستی بۆ ژیانی ئینسان. لەسەر مژدەبەخشین کامڕۆی شاڵا زۆر قسە لەسەر مژدەبەخشینەکەین. فەرمودوویەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە کە فەرمێ من لە شوێنی زەنی عەبدەکەمم، واتە عەبدەکەم چۆن زەنم پێبەرێ منیش ئاوای لەگەڵاکەم. چەند گرنگە تۆ باوەڕت وابێت کە خوای گەورە ئەرحەم الراحیمینە و ڕەحمت پێکە، خوای گەورە شیفادەرە و شیفای نەخۆشیەکەت دەدا، خوای گەورە رازقە ڕزقت دەدا. تۆ ئەم زەنە باشانە بە خوای گەورە بەرە تاکو خوای گەورەش ڕاستەکەی ئەوە لەگەڵا بکە کە خۆت قەناعەتت پێ. جا ئەمە غایە دەرەجە گرنگە کاک شێخ، چونکە تەواوکەری ئەم فەرمودەیە ئەوەیە کە خوای پەروەردگار ئەفەرمێ عەبدەکەم ئەگەر باسی کردم بەنهێنی منیش بەنهێنی باسیەکەم، ئەگەر لە ناو خەڵکا باسی کردم من لە ناو خەڵکێکە باسیەکەم کە لە ئەو خەڵکە باشترە، و ئەگەر ئەو بە چۆنەڵێ بەمەشی بە هێواشی هات بۆ لام منیش ئاوهاچم بۆ لای خۆ، ئەگەر ئەو بە هەڕوڵە هات بۆ لام من بەڕاکردن دێم بۆ لای. لەوە گرنگتر چیمانەوێ کاک شێخ؟ لەمە مژدەی خۆشتر ئەبێ چی بێ بەڕاستی؟ من حەزەکەم لێرەوە سوپاسێکی زۆر گەورەی ئەم براز و خۆشەویستانەمان بکەین ماوەسا محەممەدی قورئان خوێن کە ئێستا ماوەسا ئەحمەد کە لە خزمەتیین، کاکە نەجاح و هەروەها کاکە مەعاز، کاکە ئەوبەکر و هەروەها کاکە مەڕوان کە زۆر هیلاکە بێ، کاکە نەریمان و هەروەها کاکە دیار و ئەوانەی سەرشتونیان بەرە. وەڵا ئەوەیەمە تۆ سونەتێک و دروست کرد بێ هەموو جارە تەمان دەرهێنەری بەتوانە ئەوانە سەرکردایەتینەوە بێ ئاگامە لیان هەموو شتێ بەدەستەوانە. بەڵێ قورجی ئەمە لە لای ئەوانە بەتەچیت کاک ئاریان فاتیح دەرهێنەری زۆر باش، واروەها کاکە بیلال وازانم لەسەر ئامێرەکانی دەنگە، ئەگەر نازانم بەڕاستی نازانم چی وازام کاگەرکانیشی لێیە کاک دانیار و هەروەها کاک نەجاحشمان بیر نەچێ وشکە مەرەمانێکە کە بەردەوامەها وەکو ئەوەیە کە جاسوسی کەس ناوم هێنا کاکە دانیار و کاکە هونەریش هەردووچان ئێستا لە ژووری دەرهێنانن، دەستیان خۆش بێ و خوای گەورە هەموو لای مۆفەقکە ئینشاءالله. ئەوان هەمویان دایمە بە پێوەشن، ئێمە دانیشتووی جا بناسی بە بادانیشی مامۆستا ئەحمەد من یەک پرسیاری لێ یەکەم و دوای دێمە خزمەت. کاک مامۆستا ئەحمەد جان، جەنابێت بۆی هەر بینەرانیش بناسن لە کەیەوە دەست کردووە بە قورئان خوێندن، ماشەڵڵا گەنجێکی جوانی، ئەلحەمدولله کاریگەری قورئانەکەش بە دموچاو و بە سیماتەوە دیارە. بابزانین لە کەیەوە دەست کردووە بە قورئان خوێندن، لای چێ قورئانت خوێندووە و چۆن گەنجەکان هانەدەی بۆی فێری قورئان خوێندن ببن؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. دەستخۆشیان بەرنامەیە جوانەتان لێ یەکەم سواز بۆم دەرفەتە خوای گەورە جەزای خێرتان باتەوە. من ناوم ئەحمەد زانە فوادە، الحەمدولله دانیشتووی شاری سلێمانیم، هەر لە منداڵیەوە خولیام فێربوونی قورئان بووە، فێربوونی ئاوازەکانی قورئان بووە. هەر لە منداڵیەوە بە شێخی گەورە شێخ ماهیر معەقیلی زۆر سەرسام بووم و الحەمدولله ئەتوانم بڵێم سوودێکی زۆرم لێ بینیوە کە چۆن ئێستا ڕەمەزانان الحەمدولله خەڵک هەمووی دەست ئەکا بە ختمی قورئان بە دەورکردنەوەی قورئان و کاتەش من الحەمدولله دایکی ئەزیز و خۆشەویستم خوا لێی ڕازی بێ هەر بە سەوتی شێخ ماهیر معەقیلی دەوری قورئانیە کردەوە. هەر لە منداڵیەوە ئەوە تەئسیرێکی زۆر گەورەی هەبوو لەسرم الحەمدولله و سوپاس بۆ خوای پەروەردگار لە پاش چەند ساڵێک بە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە ئاشنا بووم الحەمدولله کە لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ یەک بەیەکیان دەستیان ماچەکەم خوای گەورە لە دنیا و قیامەتە لە کارەکان وانە سەرکەوتومان کات و بە تایبەتی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە بەڕاستی من تەلەبەی ئەوێم الحەمدولله، من فێرخوازی ئەوێم. لای مامۆسای بەڕێز مامۆسا موحسین قادر الحەمدولله دەستم بە قورئان خوێندن کردو و پاشان لە ڕێی ئەنتەرنێت و لە ڕێی سۆشیال میدیاوە کە ئامەی خەڵک لەوانەیە بڵێن سۆشیال میدیا کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگەکەمان هەیە، بەڵام الحەمدولله متوانیم عەکسی ئەو قسەیە کاریگەری باشی لەسەر من هەبێ، توانیم فێری ئاوازەکانی قورئان ببم
و لێرەوە گەنجان و خەڵکی فێرخوازانی قورئان هەنێ ئینشاءالله کە لە ڕێی مامۆسایەکی بەڕێزەوە مامۆسایەکی شارەزاوە بێت یا لە ڕێی سۆشیال میدیاوە بێت بتوانن خۆیان فێری قورئان خوێندن بکەن چونکە کارێکی زەڕوری موسڵمانانە بەڕاستی بۆ یەکەم جار کاریگەری دەنجی ماهرمە عەقلی لەسەرە ینی با بزانین تۆ لە دەنجی ماهرمە عەقلیە چی دۆزیەوە ینی دەنگی خۆ دۆزیەوە بزەبت چۆن ڕایکێشای بۆەوەی کە جۆرێک لە تەقلیدی ئەو بکەیتەوە لاسایی ئەو بزەبت چەند حکمەتێکی تایە یەکەمیان ئێمە ئەبینین لە حەڕەمی مەکەی پیرۆزە قاریئەکان هەڵ ئەبژێردرێن یعنی لە ناو باشەکانە باشترین هەڵەبژێردرێن جا طبعا یعنی ئەوە هەندەیە خۆی لە خۆیان هەندانە کە سێرەکەی تۆ ئیمامێ قاریئێک لە ناو وڵاتێکی گەورە مەملەکەتێکی مبارەکە هەڵبژێردراوە خۆی گەورەوە حکمەتێ ئەو فەزڵی پێیاوە کە ببە ئیمامی ئەو شوێنە مبارەکە طبعا ئەوە هەندەیە بۆ ئەوەی خۆ بدۆزیتەوە بەتایبەتی ئەگەر بەهرەی دەنگخۆشی خۆی گەورە ئەو فەزڵ و پێ عەتا بکە ینی هەندەیە بۆ ئەوەی بەشکە منیش ڕۆژێک لە مزگەوتێکە ئیمام بم ئەگەر ڕاستە لەوانەیە نەتوانم لەو شوێنە مبارەکەیە ئیمامەتی بۆ موسڵمانان بکەم بەشکم بتوانم لە شوێنێکە بۆ عائلەکەی خۆم بێ جا بۆ موسڵمانانی گەڕەک و مەنتیقەکەی خۆم بێ بتوانم منیش ئیمام بم بتوانم پێشنوێژیان بۆ بکەم ئەوە خۆی لە خۆیان هەندانێکی گەورەیە ماوسا ئەحمەد من طبعا دوعای خێری زۆرم هەیە بۆ جەنابت و بۆ دایک و باوکت بۆ خێزانەکەتان بۆ نوری حکمەکە بەڕاستی گەنجی زۆر جوان و زۆر باش پەروەردەکەن خوا تەوفیقیان با ئینشاءالله بەڵام حەزەکەمەوە بڵێم کە جەنابت وەکو ئیشوکاری خۆت لە بازاڕا بڵین کاتێکە لە بازاڕا بیت چۆن دەوری قورئانەکەیتەوە بەیانیان یا کاتێکگەر مشتریتان زۆر نەبێ فراغێکتان هەبێت ینی قورئان خوێندن بووە بە خوتیاتا لە ڕۆژانەیە لە شوێنی ئیشەکەتا بیخوێنی والله طبعا الحمد لله چونکە من بە دەرەجەیەک بۆ قورئانەکە و پاشانیش بۆ ئاوازەکانی قورئان یعنی حەزێکی زۆرم الحمد لله دایما لەسەر دەمە بە فەزڵی خۆی پەروەردگار یعنی ئیتر دەورکردنەوەی قورئانەکەشم الحمد لله جدولێکم بۆ داناوە الحمد لله بەڵام ئیتر بەپێی مەجال طبعا وەکو جەناب فەرمووت جا هەموو کاتێک شردنیە من سەرم خاڵ بێ لە ئیشەکەمە جا ئیشەکەم هەرچیەک بێت جا طبعا الحمد لله بەپێی مەجال بەڵێ لەسەر ئیشەکەشم دەورم کردوتەوە و لەخوا بەزیابێ خەریب کاک شێخەڵەم شێفەکانیش نەخوێن چونکە بەڕاستی شێف دیار و شێف نەریمان زۆر ماندوون ینی هێشتا ئێمە بەرنامەکەمان دەست پێ نەکردبوو هێشتا ئێمە نهاتبووین ئەوان زۆر بەتەکی سەرقاڵن نازانم کاممان بچین سەرێکیان لێ بدەیت تۆ تەشریف بۆی دواتر کاک ئەحمەد هەر جارێک هەندێک ئاەتەکانی خۆی پێمان بۆ بخوێنێتەوە بخير بي السلام عليكم سلام سلام بخير بي دەنگ باسان باشن تامان ڕخنەیەکمان لێ گیراوە بە ڕاستەخۆ ئەو بینەرە خۆشەویستەش ببینە ئەویشەوەیە کاڵێن ئێوەش وشەی شێف بەکارێنن بۆ چێش لێنەر بەکار نایەنن آخر نازانم چۆن بڵم چێش لێنەر نەریمان چێش لێنەر دیار ینی شێفەکە ئەندازەیەک بۆ هینەکە بەتەکید شێفەکە ئاسانترە خۆی وشەی شێف کە بەکارێن شێفی شتێکی عالەمیە هەموو کولتوریێک و هەموو بەڵام سا تۆ گەر لە ئەمریکایبی لە وڵاتێکی بیانێ بێ ناتوانین بڵێن چێژ لێنەر بەڵام کە لەوێش بڵێ شێف لێوتیەگەن بڵێ شێف هەر لێوتیەگەن ئەو فەرقەکەیە دەست چاوتان خۆش بێ بەس ئاخرەزانی کاک دیار لێرە شەبا من تەوزێ بە شتێ بم لەگەڵ ڕێزما بۆ هەر شێفەکان بۆ زۆربیان بۆ وەستاکانیش ساوان لێکە تۆ زۆربەی وەستاکانیش پیان ئەڵێن شێف لەگەڵ ڕێزما ئەم حرمەتمەیە بۆ زۆر وەستا جیاوازە و شێف جیاوازە و شێف جیاوازە حرمەتمەیە بۆ هەموو لاک بەڵام سا وەستاشیان کردووە بە شێف هایناوتە ڕێگەی شێفەوە بەحەقەت ئەبێ پێکاتەی ئەمڕۆم زۆر بەوردی بۆ باسکە سەرەتامانە دوایی دێمە لای شێف نەریمانیش بەوردی هەر پێکاتەکەتان چییە خواردنەکە چی لێنن و ئەوەی کە لەگەڵ بەکارێنن بەوردی بۆ بینەرانی باسکەنی شاڵ بەڵێ من بەتەمام ئەو هیچ فاسولایەکمان هێناوە فاسولای چیک فاسولای وڵاتی چیک ئەمە هە زۆر بە سوودیشە زۆر ئەمە ئەو فاسولای لێرین بە دۆشا و بەڕۆنی کوردیەوەیکی بەس گەرمەکتاوێکیش هەر لێمان ناوە ئەمڕۆ جاواکی سارد بوو شایستی ئەوە حەزمان کرد گەرمەکتاوەکە چی و چییە گەرمەکتاوەکە کاک نەریمان گیان پێم خۆش کاک نەریمان لەمە باش ببوورە شێف نەریمان نابوورەکەمیژاڵم وەستا سپاسمانە ئەستایە کێشەمانی وەستا بە شێف هەر بۆیەکە چێت ئەم گەرمەکتاوەکە
هەر بڵێن گەرمەکتاوی تر خو پێویست ناکە هەمومان هەرزانانی گەرمەکتاو چیە گەرمە و ئیتر مەسەرەن ئەقوڵێت ئەمە پێشتر ئیتر دوایی هەر بە گەرمەکتاو ئەمە پێکاتەکەی بریتە لە گەرمەکتاوەکەیە هەروە بێتەوە نۆکە تۆزە داچینیمان تێ کردووە تامی بگۆڕێت لەگەڵ تۆزە زەعتەر تەوان هەر کەسەوە بە شێوازێک لێنێ لەگەڵ جاترە ئەبێ دائمە جاتری تیاابێ ئەمە ئەمە یەکێکە لە کوردەوارەکان باش ئەو بۆچی ئەبێ جاتری تیاابێ ئەو جاترێت تامی خۆشە تامی گۆڕە و هەر ئەمە ینی لە بواری کوردیشە ئەمە ئەکرێتەوە سەر بواری کوردی مەسەرەن زیاتر جاتریان بەکارێنەوە زوو هەر جاتر هەبوو ئێستا مەسەرەن ئەو شتانە داوا زۆر باش جاترەکە بۆ بە بواری ئەو باشە خواردنە سەرچەکەمان چییە قۆزی شامە قۆزی لەگەڵ شلەی تەپسی بەکولەکەی تەفسی بەکولەکە بەڵێ تەپسی بەکولەکەی لەگەڵ ئەو فاسولایە بێ باشە فاسۆلیاکە گۆشت قوبوڵەکە ببێ گۆشت ئەتوانیتی کە بەزەی مام ڕوتی ناکەین ئەمڕۆتێنە ئەمانەیە هەموو تامەکانەوە خۆی بێ کەواتە گۆشتەکە سوورەکەیتەوە گۆشتەکەم سام گۆشتم جنیوە بەڵێ بەم شێوازە جنیومە گۆشتی بەرخە بەڵێ زۆر ناسکە سنگەکەش بە هەمان شێوە بۆ جنیوە ئامادەیەکەین بەڵێ سنگی بریشک زۆر باشە ئەمان بەو شێوازەیە باش ئەم سنگە دوای هەمویان سوورەکەینەوە بە گوێز و کاکڵە گوێزەکە بە پیاز و کشمیش و باەم لەگەڵ ئەم پەتاتە و بەزالیە و گێزەرە وە قارچکیش ئەمە دوایی تر هەمان بەڵێ هەموو وەک قیمە چۆن سوورەکەیتەوە بۆ شێوازە سوورەکەی تام و بۆن و ڕەنگی تێ لەو بەهاراتانی تێکەین لە کاری تێکی زیرەی تێکەی تۆزە بیبەری تووریشی تێکەی جوان بیپیشێنە لەگەڵ لەسەر ئاگرەکە دواتر بکەنە نا قۆزی شامەکەەوە زۆر باش پاشکەمێکی تر قۆزی شامەکە حاضرێ بڵێ زۆر باشە دوێنێ وتم شەف نەریمان هەتا سیرکەی تۆ هەر خەریکی چەقوی جنینی زۆر حەزم لە چەخۆیە ینی بەڕاستی ڕاهاتم لەگەڵ بابزانین تۆ چی دروستەکەی ئەمڕۆ مقابلات زەڵاتە مقابلاتێکی ماکەرۆنی دروستەکەم ماکەرۆنی بەڵێ هەر بە وردی بۆمان باس بەسەرچاو ماکەرۆنی دروستەکەم بریتە لە ماکەرۆنی ئەکوڵێن ماکەرۆنەکە بڵێنیت دوایی بیبەر و بیبەری ئەلوانی بۆ وردەکەیت بیبەری ئەلوان و زائدەن تەماتە و لەگەڵ زیرەمانە زیری تێگەین توێنە زەڵاتەیەکی زۆر خۆشت دروست کرد بوو بەڵێ زەڵاتەیەکی نازانم زەڵاتە بوو مقابلات بوو نازانم زەڵاتەیەک بوو تایبەت بوو بەخۆمەوە زەڵاتەیە چی بوو ئەبێ هەموو شەفێک لەگەڵ ڕێزم من تەوسیع بەوە بم ئەگەر یارمەتی بدە لەگەڵ ڕێزم ئەبێ هەموو شەفێک خواردنێکی تایبەتی خواردنە دوو خواردنی تایبەتی سەرەکی خۆی هەبێ یان مقابلاتی شەمیان زەڵاتەیەکی ئەبێ هەموو شەفێک ئەم خواردنانەی هەبێت بەڕاستی ئێستا من بۆ نمونە خواردنەکە مێ جیاوازە دووسێ خواردنم هەیە پەیوەندی هەیە بەخۆمەوە ئەم زەڵاتەیەش پەیوەندی هەبوو بەخۆمەوە زەڵاتەکە جەرجیر بوو خورما بوو ڕوبەهەنار بوو کشمیش بوو ئەو جۆرەشتان لەگەڵ گوێزە دەست و چاو خۆش بێت لێمان خوا شتێکی زۆر بەلەزەت بوو ژیانتان بێت فەربوون ئێوە ئەمڕۆ شتێکی تریشمان هەیە جیاوازە شوفان بە تونی ماهی تونی ماسی بە هینە بڵێن بە ماسیە پێش بەرنامەکە وت پرسیارم کرد لەسەر بەڵێ ماسیەکە با تۆزیح بەوەش بەم حەزی شوفانمان هەیە لەگەڵ هێلکەیە کەرەسەکانی هێلکەیە شوفانە ماسیە گێزەرە لەگەڵ پیاسە داوا دەرمانەکانش بریتە لە کاری بیبەری سپی لەگەڵ زەنجەفیلە ئەمە تێکەڵەکرێت و دوایی سوور ئەکرێتەوە بە شێوازێکی وەکو بڵێن مەڕەبعیان شفتەیە مەسەن دروستەکەیت بەتر بە شێوازی خۆ چۆن حەزلێ ئەو دروستی ئەی بینین ئینشاءڵڵە دەست و شاتان خۆش ئینشاءڵڵا سەرتان لێینەوە ئینشاءڵڵا کاک ئەحمەدی بەڕێز ئەگەر ئینشاءڵڵا خێرولکەلام ئینشاءڵڵا چەنایەتێکی دیکەمان لە قورئانی پیرۆز بۆ بخوێنیت فەرموو بسم الله الرحمن الرحيم الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار
يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله والله يرزق من يشاء بغير حساب صدق الله العظيم إن شاء الله خواجه بهذا كاك میونگیان ئازم ماوەسای میوانمان هاتووە بەڵێ بەتەشید خۆشەویستان پێکەوە پێشوازی لە مامۆسای خۆشەویست مامۆستا عادل شێخانیەکەین کامڕۆ میوانی تەورەی یەکەمانە باس و خواسیش لەسەر مانجی ڕەمەزان و هەروەها باسی مژدەبەخشین فەرموو مامۆسای خۆشەویست. السلام عليكم السلام بخير يا اخو سواصل بخير الحمد لله تندروستان باش شكر الحمد لله سواز خويا الله موفقتان يا اخو موسى مانگی ڕەمەزان زۆرش لە خۆی گرێت جامش حەزەکەین لە خزمەت جنابتانەوە ڕێنمایەکانی جنابتان باسخواسەکانی جنابتان دەربارەی مانگە تایبەتی مانگی ڕەمەزان خەڵکێکی زۆر تەجدیدی تەوبە کات ئەگەڕێتەوە چۆن ئێمە ئومێد بەخشانە بڕوانینە ئەم مانگە چۆن مژدە بەخش بین بۆ خەڵک چکە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم مژدەی زۆرراوە بە خەڵکی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کە مانگی ڕەحمەت و مەغفیرەت و لێخۆشبوونی خوایە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بێگومان هەرچەندە خوای پەروەردگار میهرەبانە تەوابە لێبوردەیە هەمیشە دەرگای میهر و خۆشەویستی و بەزەیی لەسەر پشتە و بانگی بەکانی خۆی کات بۆ گەڕانەوە بۆ لای خۆی بەڵام مانگی ڕەمەزان مانگێکی جیاوازە وەرزێکی جیاوازە بۆیە پێشینانی ئەم ئومەتە 6 مانگ پێش هاتنی مانگی ڕەمەزان و پێش هەڵاتنی هیلالی ئەم مانگی پیرۆزە لە ئامادەباشی و پێشوازی ئەم مانگە پیرۆزەیە بوون. ویست کۆڵی قورسی تاوانیان ژەنگ و تۆزی ڕۆژگاریان لەو مانگە پیرۆزەیە دابنێن و خۆیان جارێکی تر لەو مانگە پیرۆزەیە لەو وەرزە پڕمیر و خۆشەویستی خوایە جارێکی تر ڕۆحی خۆیان بسمیل بکەن و جارێکی تر لاپەڕەیەکی نوێ هەڵبدەنەوە چکە بەڕاستی مژدەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و گەورەی خوای پەروەردگار لەو مانگە پیرۆزەیە کە هەموو ئیبلیسەکان و هەموو ئیبلیزادەکانی بۆ ئێمە و کۆت و بەندی خستووەتە گردنیان و دەرگاکانی دۆزەخی داخستووە و گەرانی باشتی خستووەتە سەرپشت لەم مانگە پیرۆزەیە خوای پەروەردگار بەڵێنی داوە لەسەر زمانی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام کار کەسێک من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێک لە مانگە پیرۆزەیە بە ئیمانەوە بە خوای پەروەردگار باوەڕی بەم دروشمە پاکەی خوای پەروەردگار هەبێت و بە نیەتی پاکەوە بە خوای گەورە بە ڕۆژوو بێت وێ ڕای ئەوەی کە هەموو سودەیەتیایە بۆ لاشەی مرۆڤ ڕۆحی مرۆڤ لەگەڵ ئەوەشە خوای پەروەردگار مژدەی پێدات کە لەم گوناهەکانی پێشووی خۆش دەبێت جگە لەوەی کە شەوێکی پیرۆز و مەوسمیەکی پیرۆزتر کە تەنها لە ئومەتی ئیسلامە ئەم مژدەیە دراوە و ئەو شەوە پیرۆزە تەنها لە خەڵاتە بۆ ئومەتی ئیسلام کە شەوی قەدرە لەوێشە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام
من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەرکەسێ ئەو شەوە بە ئیمانەوە و بە نیەتی پاکەوە و ئیخلاسەوە وەکو چۆن لە ڕەمەزانیشە بە هەمان موژدە هەیە لەو شەوەیە لە شەوان نوێ بکاتەوە و شەوان ئاوەدان بکاتەوە و بە ئیمانەوە بە نیەتی پاکەوە خوای پەروەردگار لەم گوناهەکانی خۆشە بێت. بەڕاستی مانگە بۆیە جیاوازە وەرزێکی زۆر تایبەتە کە پێویستە مسلمان هەل و سوودی ئەم مانگە بزانێت و سوود لەم هەلەوە بگرێت و لەوێدا خەڵاتی خوای گەورەی دەست بکەوێت. بێڕای ئەوەی کەمووی ئێوارەیە خوای پەروەردگار گردنی هەزاران کەس بەڵکو و بێژمارە لە بەندەکانی خۆی خۆشە بێت و دەیانکا بە عوتەقای ڕەمەضان و گردانەی لێخۆشبوونی خۆی و مژدەی لێخۆشبوونی خۆیان پێدەبەخشێ و دەیانگەێنێت بەهەشتن ڕاوەیە لە دەرگایەکی تایبەتەوە کە ئەو دەرگایە تایبەتە بۆ ئەهلی ڕۆژوو کەویش دەرگایەکی تایبەتە بە ناوی ئەڕەیان خوای گەورەم داوایە کە هەمومان بەرلوتف و بەرەکەت و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بکەوین و لەو ڕێگایە لەو دەرگایەوە بۆ نێو باخەکانی بەهەشت هەنگاو بنین. اللهم آمین. مامۆستا جەنابەت باسی ئەوەت کرد کە سەحابیەکان وا فێر ببوون 6 مانگ بەر لەوەی ڕەمەزان بێ داوای ئەوانە کرد کە خوای گەورە تەمەنیان بدا و بگەنە ڕەمەزان. اللهم بلغنا ڕەمەزان بۆ ئەوەی کە جەنابەت فەرمووت بۆی دڵ و دەرونی خوان و جەستی خوان پاکەنەوە لە مانگی ڕەمەزانە. ئێساش خەڵکێکەیە وەکو کاک شێخی برام گوتی خەڵک تەوبە هەڵەگرێ بۆ مانگی ڕەمەزان. لە مانگی ڕەمەزانە خەڵک ئەوێ ئەگەر ئیلتیزامی نەکردووە ئەگەر تاکو ئێستای بە دینداری نەبردوێتە سەر دەیەوێت تەوبە بکاو بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. قسەکە لەسەر ئەوەیە چۆن پێشوازی لێ بکرێت چۆن ئەو مانگە لە بەردیا بکرێت بە مانگی مژدە و ماژدە ئەوەی کە فەفیڕوا إلى الله یعنی بۆی زۆر بە خێرایی بگەڕێتەوە. چۆن ئەو مانگە لەلایەن مامۆستایانی ئاینی و لەلایەن داعیەکانەوە لێ بکرێت کە خەڵک ڕاکە بۆ نابێت ڕاکە نەک خوانەخواستە لێ دوورکەوێتەوە. هەرچەندە بە پێی ڕای هەموو ئەهلی عیلم بەڵکو ئیجماعی ئەهلی عیلمە کە تۆبە واجبە على الفور واتە کەسێک تاوانێ بکات دەبێت یەکسەر داوای لێخۆشبوون بکات. بەڵام جاری وا هەیە مرۆڤ بەهۆی نەفس و شەیتانەوە بەهۆی تەسویف و بەهۆی کەم تەرخەمیەوە تۆبەکە دوا ئەخات. بەڵام کاتێک کە دەگاتە ئەو دەرگا گەورەی خوای پەروەردگار کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەمومان ئەزانین بەرەکاتی ڕەمەزان بە چاوی خۆمان ئەبینین. هەر ئەو مزگەوتانەیە کە پێش چەند ڕۆژێک بەو شێوێ نەبوون هەر ئەو خەڵکانەیە کە پێش چەند ڕۆژێک بەو شێوێ نەبوون ئەبین مزگەوتەکان ئاوەدان بوونەتەوە ماڵەکانی خوای پەروەردگار بە شەو بە ڕۆژ جمەیان دێت وەکو کوورەی هەنگێک ئەبینین خەڵک پۆل دێن وڵای پەروەردگار و خۆمان ئەبینین کە چۆن خوای گەورە مرۆڤەکان موفەق ئەکات و هێمنی و ئارامیدا ئەبەزێ لەو مانگە پیرۆزە بۆیە جێی خۆیەتی هەمومان و بێگومان ئێمە تەنها ڕووناکەین ئەو کەسانی کە تاوانبارن. چێ هەیە لە ئێمە تاوانی نەبێت؟ کەسێکی وەکو سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ داوا کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ذکرێکی فێر بکات کە دوعایەکی فێر بکات بووی لە نوێژەکان ئەبێت ئەوش پێڵێت ئەبوو بەکر بڵێ اللهم إني أذنبت ذنبا كبيرا ولا يغفر الذنوب إلا أنت فاغفر لي مغفرة من عندك فإنه لا يغفر الذنوب إلا أنت. يعني بڵێ ئەی خوایە اللهم إني ظلمت نفسي ظلما كبيرا ئەی پەروەردگار مستەم لە نفسی خۆم کردووە ستەمێکی گەورە و کەس لێ خۆشبوو نییە و کەس لێبوردە نییە جگە لە تۆ داواکەم کە لێم ببورید. ئەمە دوعای کەسێکە کە کەسە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بەڵکو لای ڕای زۆربەی زانایان کە لە دوای پێغەمبەران باشترینی مرۆڤ لەسەر زەویە بەبکر سەدیقە ئەو ئەڵێت خوایە مستەم لە نفسی خۆم کردووە ستەمێکی زۆر بۆیە بەڕاستی جێی خۆیەتی هەموو کەسێ لە ئێمە بە تایبەتی و کەسانی کە تۆبەیان دواخستووە یان هەڵان گرتووە ئەمە باشترین هەلو فرسەتە هەم بەرەکەتی زەمان کە ئەم مانگە پیرۆزەیە چی بەرەکەتی ڕۆژەکەی چی بەرەکەتی کاتی بەربانک چی بەرەکەتی شەوانی تەراویح چی بەرەکەتی کاتی سەحەر چی بەرەکەتی شەوانی قەدر و چی بەرەکەتی مەکانیش کە ماڵەکانی خوای پەروەردگارە ئینسان بەدڵێکی شکاوەوە بە فرمێسکی ڕژاوەوە دێتەوە بەلای خوای پەروەردگار و ئەو دەرگایی کە بۆیە گەڕێتەوە دەرگای ماڵی خوای پەروەردگارە ئەو دەستەی کە بەرزێک کاتەوە تەنها بۆ لای خوای پەروەردگاری خۆیەتی بێگومان خوای گەورە زۆر خۆشحاڵە وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام خوا خۆشحاڵترە لەو کەسەی کە لە سەحەرەکە لە وشکانیەکە وشتەکەی لێون بووە
بە شێوەیە کە مەویسە بێت بێهیوا ئەبێت لە ژیان کاتێکە ئاو و خۆراک و خواردنی بەسەر ئەو شترەوەیە و لەژێ سێبەریدارێکە ڕائەکشێت ئاو کاتێکە خۆی تەسلیمی مرد نەکات بەڵام کاتێکە لە پڕ چاوەکاتەوە و لە خەوەڵە سێت تەمەشاکات وشترەکەی بەخۆی و بەبارەکەی وەگەڕاوەتەوە لە خۆشیاڵێکی لە خۆشی ئەوان سری لێ شێوێ ئەڵێ اللهم أنت عبدي وأنا ربك خوایە تو عبدی منی من خوای تۆم کە لێی ئەخطأ من شدة الفرح يعني لە خۆشیە زمانی لێ هەڵا ئابێت لە باکی بڵێ خوایە تۆ خودای منی من بەندەی تۆم ئەوڵێ خوایە تۆ بەندەی منی خوای گەورە لەوە زیاتر دڵخۆشە لە کاتێکە خوای گەورە هیچ پێویستی بە ئێمە نییە خوای پەروەردگار ئێمە هەژاری لای ئەوین بۆیە خۆشەویستی ئێمە بە خوای گەورە ئاساییە بەڵام خۆشەویستی خوا بۆ ئێمە وەکو چۆن لە ساڵحین ئاڵە جاریەکەم هەبوو سێکەم شەو هەڵساوە لە خەو ئەڵێ خوایە بۆ خاتری خۆشەویستیت بۆ من لێم خۆش بە لێم و تو زانی خوا توی خۆشەوێت یعنی چۆن ئەم قسەیەکەی ئەڵی وتی ئەگەر خوا منی خۆش نەویستایە تۆی ناخەواند و منی هەڵناسن بۆ شەو نوێش بێگومان ئەڵێن بۆ هەموو کەسانێکە کە لە مانگەی گەڕاونەتیان یانێ بگەڕێنەوە ئەو هەستەی کە هەیەە یان ئەو هەستەی کە بۆیان دروست بووە کە بگەڕێنەوە ئەوە دیارە خۆشەویستی خۆی پەروەردگار شتێک هەیە لێرە ئەویشەوەیە کە هەندێک کەس هەیە زۆر ناومێدە ینی ڕەنگە تاوانی زۆری کردبێ و لە خۆی و قەنەعاتێکی بە خۆی دروست کردووە کە بەخوا لێم خۆش نابێ و تاوانم زۆر کردووە و ڕەنگە ئەمە زۆر جار لە شەیتانەوە بێ بۆ ئەوەی کە دیسان لەسەر ئەو کردەوە خراپانە بەردەوام بێ بەڵام ڕەمەزان چ مژدەیەکی تایە بۆ ئەوانەی کە دەگەڕێنەوە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا فەرمێ خراپەکانیشان بۆ گۆڕین بە چاکە خوای پەروەردگار ئەوەندە میهرەبانە کاتێک کە پێغەمبەرەکەی خۆی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەنێرێ وەلای ئەمە قاسیدێک ئەفەرمی پێیان بڵێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا خوای گەورە ڕووناکاتە ئێمە وەکو بۆی کرد ڕوومان نشکێنێت دڵمان نشکێنێت بۆی بەرە ڕووی پێمان نەڵێ لەڕێی پێغەمبەر پێمان ئەفەرمێت تۆ پێیان بڵێ ئێ بەندەکانم ئەوانەی کە ئەسرفوا کەسە زمانی عەرەبی بزانێ ئەزانێ ئیسرافکردن و زیادە ڕەوی کردووە لە تاوانە وەکو ئەو کابرا پیرەی کە هات بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە برۆکانی سپی ببوون وتی پێغەمبەری خوا تاوان نەمانم کرد بێت هەچی خوا پێ ناخۆشە کردوون بەڵام پێغەمبەری خوا کە پێی فەرموو نەکە خوا لێت خۆشە بێت بەڵکو خوای گەورە وعدی داوە کە ئەفەرمێ فأولئك يبدل الله سيئاتهم حسنات خوای گەورە چاکەکانیش خراپەکانیش بۆ گۆڕێ بە چاکە کابرای پیر کابرای تاوانبار کە هەموو ژیانی لە تاوانە بەسەر بردەبوو لە خۆشیە ئەیود وەغەدەراتی وەفەجەراتی ینی من ئەم هەموو فجوورەی کردومە ئەو هەموو تاوانی کە کردوم هەمووشم بۆ گۆڕێ بۆمە گۆڕێت بە چاکە پێی سیر بوو ئەڕۆژ بە ڕێگاوە تا گەیشتەوە ماڵی خۆی هە بەدەم ڕێگاوە ئەیود خوایە وەفەجەراتی وەغەدەراتی غەدرم کردووە فجوورم کردووە فیسقم کردووە بەڵێ خوای پەروەردگار هەمیشە دەرگای تۆبەی لەسەر پشتە پێمان ئەفەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون و بانگەشی ئێماکات بۆ تۆبە و گەورەترین کارێکە شەیتان ئێوە لەگەڵ ئێمە بیکات بێهیواییە شەیتان بەردەوام ئێمە بێهیوا بکات بۆیە خوای گەورە پێغەمبەرەکەی ئەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەبدێک جاری وایە تۆبە ئەکات گوناهەکە دوای تۆبە ئەکات هەمیشە ئەگەڕێتەوە بۆ سەر تاوانەکەی ئەگەڕێتەوە بۆ سەر تاوانەکە جارێکی تۆبە ئەکات خوای گەورە پێی ئەفەرمێت تا تۆبە بکات لێی خۆشە بم تا ئەم عەبدە بزانێت خوایەکەیە يأخذ بالذنب خوایەکەیە کە لەسەر تاوان بە عەبدەکەی سزا ئەدات و خوایەکی شەیە تۆبە قوبوڵەکات مادام بێهیوانە بۆ لە من هەر لێی خۆشە بم و لێ ئەبرم بۆیە داوا ئەکەین کە کەس لە خوای گەورە بێهیوانە بێت إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون بس كإنساني بيباور وإنساني بيباور إنساني دول لخوای گەورە بێهیوا بێت خوای گەورە ئەوە مژدە بەخشە ئەوە میهرەبانە کەنابێ هەرگیز ئێمە لە ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار بێهیوا بین مەوەسا لە ژیان و سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی یەکێک لە هۆکارەکانی موسڵمان بوونیەکی زۆری خەڵکی نیوە دوورگەی عەرەب کە زۆر کە لە ڕەق بوون یا موسڵمانەکان چوونە وڵاتی فارس چوونە وڵاتی ڕۆم و خەڵکێکی زۆر هاتنە وڵاتی کوردستانی ئێمە یعنی ئەگەر ئەم مژدە بەخشینە نەبوایە ئەم تەسهیل و ئاسانکاریە نەبوایە ئەگەر ئەم محەبەت و خۆشەویستیە نەبوایە چۆن ئەم دینا گەیشتە ئەو پەڕی دنیا گەیشتە شوێنە دوورەکان ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەمە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم کە تۆ ئەگەر زمان شیرین نەبوویتایە ئەگەر زمان ڕق بوویتایە ئەوە خەڵکی لە دەورە کۆ نابوونەوە لەبەرەوە ئەم مانگە چۆن ئێمە ئیسفادە لە کاتەکانی بکەین مامۆسای عەلی بە تایبەتی کۆمەڵێک کاتی هەیە کە
دابەزینی ڕەحەماتی خوا بەزەی و میهرەبانی خوا زیاتر لە هەندێک کاتی تر مانگی ڕەمەزان بۆ بڕبانگی بۆ پارشێوی بۆ شەوەکانی قەدر ئێمە چۆن فرسەت لەوە وەربگرین کە ئەم کاتانە زیاتر مناجات بکەین زیاتر بگەڕینەوە لای خوا زیاتر تەوبە بکەین بەڵکو خی گەورە مەرحەمەت بنوێنێ لەگەڵمانە و بەزەی پێمانە بێتەوە عەفومان بکات. هیچی لەو کاتانی کە ئێستا زۆر پیرۆزە ئەم ئێستاە کە ئێستا ئەمڕۆ ڕۆژی هەینیە و لەم ڕۆژەیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم سعاتێکی تایە کە لای زۆربەی ئەهلی عیلم ئەو سعاتە کۆتا کاتژمێری کۆتا سعاتی ڕۆژی هەینیە ئەمڕۆ هەم هەینیە و ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەر کەسێکیش تاقی کرد بێت و بینوێتی ئەوەی کە تاقی کرد بێتەوە ڕۆژی هەینی هەموو هەینیەک دانیشت بێت بە تایبەتی لە دوای عەسرەوە هەوڵدات هەتا مەغریب تایبەتی بکات بە دوعاکردن والله ئەیبینێت بەڵام نەک جومعەیەک لە ژیانیا سعاتێ لە ژیانیا و بەدڵێکی بێ ئاگاوە دوعا بکات بەڵکو ئینسان کە داوا ئەکا لە خوا ئاگای لێ بێت چی ئەڵێت لەگە چێ قسە ئەکات خی گەورە ببزین چۆن لەگەڵ قسە ئەەکەیت یەکی لە سەلەفە فەرمێ تەواف مەکرد بە دەوری کەعبەیە بیم کە بەلایەکی عەرابی دوعایەک زۆر زیرەکان لەگە خی گەورە قسەیە کرد ئەی فەرموو خوایە ئێمە داوای ئیسلامان نەکرد بە تۆ پێ بداین کە گەورەترین نیعمەتە ئێستا داوا دەکەین بێتە باشتەوە خۆمان داواکەین دەبمان دەرێت بەڵێ سێر بم کەورە چەند عاقڵە حەجاجی کوڕی سەقەفی کە حەجاج عومەر کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەرچی ئومەتان هەیە تاوانی خۆیان بێنن پیسی خۆیان بێنن بکەن ترازویەکەوە ئێمە حەجاج بێنین بکەن تای ترازویەکەوە ئێمە تایەک ئێمە خورسترا کاتێک کە لە سەر مەرگا بچی وتی خوایە هەموو خەڵکی گومانە بن کە تۆ لە من خۆش نابی خۆیان مێ لە گومانەکان ڕاست دەچێت هونەری لە خۆی قسەکردن خی گەورە ئێمە ئەبێت بەڕاستی لەگەڵ خۆی پەروەردگارە چۆن ئیبن قەیم ئەفەرمێت کاتێک کە ڕزا ڕەحمەتی خوای لەبێ کاتێک کە دایکێک لە منداڵەکەی دەات دەرێکە دەرماڵەکە ڕاکە دوایە تۆسێکە منداڵەکە لەبەر دەرگی ماڵ خۆیان خەویلەکەوتەوە دەگەل سەداخل نێیتەوە بۆ ماڵەیە دایک وایە تووڕابیە لە کوژم بیتەوە چاوت دەرەکەم کاتێک ماڵەکە دوای لە کۆتایی ئیشون نییە بۆی بگەڕێتەوە دێتەوە لەسەر لێواری دیوارەکەی ماڵ خۆیان خەویلەکەوێ کە دایکی دێتە دەرەوە ئەو دیمەنە ئەبینە خۆی پێ ناگیرێت کە ئەبینە منداڵەکەی گڕاوەتەوە بەلای ئەو خەویلەکەوتۆ لەوێ باوشی پێکا و هەرچی شتێ لە بیری باتەوە خی گەورە زۆر بەڕەحمترە لەوە بەڕاستی خی گەورە زۆر بەڕەحمترە لەوەی کە خۆلو زۆر لەو دایکە بەڕەحمترە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم خی گەورە لە ڕەحمەتی دروست کرد لە ناوی خۆی اشتقاق ڕەحمەتی کردووە لە 100 بەشی ڕەحمەت یەک بەشی دابەزانەوە بەسەر زەوی نەوتونەی بە خۆی هەڵگرتووە ئەو بەشەیە کە دایک ئەو ڕەحمەی هەیە بۆ منداڵەکانی کە ماینێک کە وڵاخی کاتێک کە بەچکەیە بێت پێیەکانی خۆی لە یەک دوورە خاتەوە بۆی کە ئەو مناڵ ئەو بچکەی کەی بێت ئازاری دڕندەیەک بە هەماشێ ئەوتان بینوتانەکە چی ئەتوانێت لە شێر نزیکە کاتێکە بین بەسکە شێرێک بەچپوک ئەتا بەسەر دایکی خۆیان برە بەڕاستی ئێمە ئەگەرخوا بەخوا ئاشنا بین کە ئەمەش مەوسمێکی زۆر گەورەیە کە ئاشنا بین بەخوای پەروەردگار کە ڕەحمەتی خوای گەورە وەسعت كل شيء هەموو جیهانی داپۆشیوە با بە ڕەحمەت بین خۆمان چونکە الراحمون يرحمهم الرحمن يرحم من في الأرض يرحمكم من في السماء رب رحمي لقال خودي خمانة چونك يكم أهل علم فرمون يكم تاوان كيسان كتاوانك هات تجي خوي تاوانك هات رقي لخويتي چونك أو كسيك يكم كبش مكسيك بو تاوانو سزا أخوات خودي خوته هم للدنيا كإنسان تاوان بارد دم الرخساري توزي تاواني لأن شيء من قيامة الشام جقل دوربر بائما عشنين برحمتي خوي بردگار استمد خمان نكين بابا زي لەگەڵ دراوسەکانمانە لەگەڵ ماڵ و مناڵمانە لەگەڵ هەموو بوونەوەرە بەڵکو خۆمان نمایشکەین بۆ خوای پەروەردگار خوای پەروەردگاریش لەم مانگەیە بە ڕەحمەتی خۆی بێبەشمان نکات. بەڵێ مامۆستا شتێکی زۆر گرنگەوەیە ئێمە باسمان کرد گوتمان خەڵکیی زۆر لە الحەمدولillah لە ڕەمەزانە گەڕێتەوە و ڕوەکاتە مزگەوتەکان بابەتێکی زۆر گرنگ ئەوەیە مؤلفة القلوب چۆن بتوانین نمونەیەکی جوانیان پیشاندن نمونەیەکی دینداری نمونەیە کە دوجار ئەوانیش وردە کەمەندکێشکە و وابکە کە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بن نەخوانە خواستە بە پێچەوانەوە نمونەیەک پیشان بین کە دیسان بگەڕێنەوە سەر تاوان و هەروەها لەسەر هینی خۆیان بەردەوام بن بە کوردەکەی هەم بۆ مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان و هەم بۆ خەڵکەش کە خەڵکی ملتەزیمە چۆن نمونەیەکی باش پیشاندن بە ئەو خەڵکانێک کە تازە ئەگەڕێنەوە بەڵام وەڵامی پرسیارەکەم ئەگەر دوای ئەو چەند ئاەتە لە قورآنی پیرۆز کە کاک ئەحمەد پێشکەشمانەکە ئینشاءڵڵا پێکەوە گوێ لە چەند ئاەتێکی قورآن ئەگرین دواتر وەڵامی پرسیارەکەمان بدەن ئینشاءڵڵا فەرموو کاکە.
الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون من خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. مامۆستا پرسیارێکم لێ کردی پێش قورئان خوێندنەکە قسەکەمان زیاتر لەسەر مؤلفەت القلوب بوو لەسەر پیشاندانی نمونەی جوان بوو بەوانەی کە لە مانجی ڕەمەزان ئاگەڕێنەوە. سەرەتاوەکو کاک شێخ ئاماژەی پێ کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەدەر بووە بە نەسی قورئان خوای گەورە ئەفەرمێ یا ئەیوها النەبیو ئینا ئەرسەلناکە شاهیدەن ومبەشیرا وەنەذیرا. بەڵکو لەم کتێبەکانە هاتووە کتێبەکانی پێش قورئان لە تەورات و ئینجیل ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەرێکی موژدەبەخشە پێغەمبەرێکی نەرمونیانە پێغەمبەرێکی میهرەبانە. خۆشی ئەفەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام بعثت بالحنیفیة السەمحە خوا ناردوومی بە دینێکی حەنیف یەکتاپەرست و بە ئاسانکار و بە نەرمونیان. بۆ یەتکام وایە لە مامۆستایانی مزگەوت لە بانخوازان کە وەتیرەی دەنگی خود دەنگیشان بگۆڕن چونکە بەڕاستی ئەوانە گەڕاونەتەوە بەلای خوای پەروەردگار. ئەوانە خۆشەویستی خوان باوەڕتان بێ لەم ڕۆژانەیە لە دوکانێک شتمە کڕی خاوەنی دوکانەکە داوای کۆمەڵە کتێب شتی لێکرد وتی 6 مانگ دەگەڕاومەتەوە. خۆزگەمە خواست کە ئەو بوومایە 6 مانگ گوتی گەڕاومەتەوە بە سیمایە دیار بوو تەمەنیشی هەبوو 6 مانگ گەڕاومەت دای کۆمەڵە کتێبی کرد و زمانی عەرەبیم باشە کۆمەڵە کتێب و کۆمەڵێک چێت پێ باشە لە مامۆستایان گوێی لێ بگرم تەمەن ئێستاش ئەڵێم خۆزگا ئەو بوومایە چونکە ئەو گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگاری خۆی زۆر خۆشەویستە بەلای خوای پەروەردگار وی خوای گەورە زۆر ئەو کەسانی خۆشەوێت کە دەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەم جوانی مامەڵەی کردووە لەگەڵ ئەو عەرابانی کە هاتوونەتە لای یەک موقیف باس بکەی لەو موقیفانە کە چۆن پێغەمبەری خوا لەگەڵ یەکێک لەو کەسانی کە دیل بوون لە شەڕی فەتحی مەککەیە دوای ئەوەی کە فەتحی مەککە تاوا بوو کۆمەڵێکی زۆر دیل گیراون و کۆمەڵێکی زۆر لە مشریکین لە بەردەستی پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم ئەبینین بیلال بانگەدات ناو کۆیلەکانە لە ناو بەندەکانە لە ناو ئەسیرەکانە یەکێکی تایە کە نای ئەبوو مەحذورەیە کە ئەومان ئیناسین کە دوایی بۆتە بانگخوێن و بانگدەری پێغەمبەری خوا لە مەککەیە و بانگی ئەبوو مەحذورەش جیاوازی هەیە لەگەڵ بانگی بیلالە. ئەم ئەبوو مەحذورەیە دەنگی خۆش بووە بەدەم دەنگی ئاوازی بانگی بیلالەوە ئەمیش بەدەم خۆیەوە وەکو میگەمیگە ئەیوتەوە پێغەمبەری خوا زایەتی دەنگی خۆشە بانگی کرد دەستی هێنا بەسەر کاکۆڵی ئەم گەنجەیە و دوعای بۆ کرد و ئیمانی هێنا و بوو بە یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوایی لە کەعبەی پیرۆزە بۆتە مؤەذینی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا وەفات دەکات صلی الله علیه وسلم و دواتر ئەبینن ئەم کاکۆڵی مەحذور هەر درێژە بێت هەتۆتە ناو چاوی پێ ئەڵێن بۆ نایتاشی بۆ کورتی ناکەیتەوە ئەڵێم چۆن دەڵم دێ کاکۆڵێک کورت کەمەوە بیبڕم کە دەستی پێغەمبەری خوای بەرکەوتووە ئەو هەڵوێستە چۆن پێغەمبەری خوا لە دڵی ئەو گەنجەیە دروستی کرد هەمووتان ئەزانن ئەو گەنجەی کاتە لای پێغەمبەری خوا کە ئای هاوارێ کرد ئەی پێغەمبەری خوا ئەی موحەممەد ئیزم دە بازی نابکەم چی لێ کرد ئەی فەرموو ئودنوه
ئۆدنۆ ینی نزیک بەرەوە سەحابە خەریک بوو دەریەکان لێدەن نزیکی کرد تا هێنایە نزیکی خۆی دەستێنە بەسەر سینگە هەموو جارێکە پێیوت پێت خۆشە بۆ دایکت ئێوت لا بئەبی ئەنتەوە ئومی نا باوکو دایکم بە قوربانم بێت پێت خۆشە بۆ پورت بۆ خۆشکرد بە شێوەیەکە فەرمی وەڵڵاهی کە هاتم بۆ لای پێغەمبەری خوا خۆشەویستترین شت لام زینا بووە گەنجێکە مڕاهقە هەرزەکارە تایبەتی ئەمڕۆ گەنجێکە زمانی پێغەمبەری خوا کە ئافەتان نەبینیوە ئەبێ ئەمڕۆ گەنجێکە و هەموو شەهەوات و ئەو هەموو ئارەزوی لە دەورایە ئەو گەنجانە گوناهن داماون بە هەموو شێوەیەک لە زانکۆیە لە بازاڕە لە ئیعلامە لە ڕاگەیاندنە بە هەموو شێوەیەک شاڵاوەکان لە دەوریان کە دێن بۆ لە مزگەوتەکانی ئێمە با دڵیان خۆشکەین وا کۆکو کەسێکی تێگەیشتووە و کەسێکی کە 100 ساڵە لە ناودیناریە تەعامل لەگەڵان نەکەین بەهێمنی بەڵکو ئەو دڵانیان جارێک هاتووە بەرەوە ئیسلامە ئێمە ڕایوەن نەنین بە قسەیەکی خۆش بە ئاوازێکی خۆش ئەڵێم بەڕاستی خەڵک باشە بەڵام ئێمەی بانخواست ئەومان نەکردو کە پێویستە بڕۆ بازاڕ ئەبینیت هەچی دوکان هەیە بەس جوێر لە جەنگەوە دەنگی قورئانە بێت گەنجێکە دانیشتووە لە دوکانێکی دوو بە دووە دوکانێک لەوانە 4 مەتر مربع نەبێت لەوانە تا ئێوارە لەم ڕۆژانە لە بازاڕ گەنج لە پێشمەوە ڕۆی قسەیان نەکرد یەکێکی ترا وتی ئەمڕۆ 15,000 پیا کردووە 13 صرف کردووە پێوت قەچێکە 2000 پێماوە ئێمەی مسلمان بەڕاستی هیچ هەموو خەڵک نەکردووە بۆ معنایی کە وەکو پێویست ئەوە لە ڕەمەزانە ئێمە بچین لە دەرگای ماڵی خەڵک بدەین نەک خەڵکە خۆی هاتووە بۆ ماڵەکانمان ئێمە وەکو پێویست ناچین بەرەو پیریان قسەمان خۆش بێت ئێواران چۆن ئێمە هەمومان دەممان تاڵە هەمومان دەممان وشکە بە دەنگە خورمایەک دەمی خۆمان شیر نەکەین بە قومێک ئاو پاراوی ئەدەین بە ڕۆحمان با ئەوانش هاتوون بێگومان ئەوانش تاڵاویان زۆر چێشتووە ئەوان ناخێن پڕە لە قسە با دڵی خۆمانیان بۆ بکەینەوە با قسەکانمان جیاواز بێت با خیتابمان لە ڕەمەزانە باوەشێکی گەرم و باوەشێکی پڕ لە سۆز و خۆشەویستی بێت با بەڕاستی محەممەدی بین با بەڕاستی ئیسلام چۆنەوە بێن نەگوکو خۆمان من ئەگەر خۆشم کەسێکی تووڕم با لە ڕەمەزانە ئەوە بم کە خوای گەورە ئەوێت بۆ نەرمونیانی پێغەمبەری خوا توانی صلی الله علیه وسلم ئەو خەڵکەی زمانی خۆی کە خوای گەورە نایبردە بە جاهلیەت توانیتی لە ماوەیەکی 23 ساڵە کۆمەلگایە دروستکات نەوەیەک دروستکات کە هەموو مێژ جارێکی تر ناتوانێت نەوەیەکی وە دووبارە کاتەوە لەوە کەسانەیە کە لە قوتابخانەی پێغەمبەری خوا پەروەردە بوون بەڵسا ڕەنگە کاتێکی ئۆتۆمان نەما بێ بۆ درێژەدان بە گفتوگۆی زیاتر بەڵام لە کۆتاییە لە ماوە چەند خولەکێکە ئەگەر شتێکی زۆر گرنگ ماوە تایبەت بە مشت دەبەخشین تایبەت بەوەی کە موسڵمان چۆن تەعامل بکە و هەروەها چۆن پێشوازی لەوانە بکە کە هێشتا وەکو پێویست دینداریان هەڵ نەبژاردووە بۆ ژیانی خۆیان چۆن کاریگەر بێ لە سەریان جا لە گەڕەکە لە دوکانە وەکو جەنابەت فەرمووت لە مزگەوتە ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە کۆتایە حەزەکەی نەگەر شتێکی گرنگ ماوە لەم بابەتە پێشکەشمانیکیت خۆزگا ئاچە لە مانگە پیرۆزەی ئیفطار خێرێکی گەورەیە بەخشینی دەنگە خورمایەک بەخشینی لەتە خورمایەکیش بێت بەخشینی قومێک ئاو کچکۆ لە ڕۆژی دواییە پێغەمبەری خوا فەرمیان صلی الله علیه وسلم خەڵکی کە زیندوو ئەکرێنەوە هەموو خەڵک برسین ئیلاو کەسانە نەبێت کە لە دنیایان خواردنیان بەخشیوە بە خەڵک هەموو کەسێک چینوە ئیلاو کەسە نەبێت کە ئاوی بەخشیوە بە خەڵک بەڵام خۆزگا دعوەتەکانمان تەنها بۆ کەسە تایبەتەکان نابێت کە پێغەمبەری خوا فەرمێت شەڕ الطعام طعام الوليمة خراپترین خواردن دعوەتە يدعى إليها الأغنياء ويمنع عنها الفقراء دۆڵمەکان بان کردن تو کەسێک مانگ مەکە کە تێر گۆشتە تێر خواردنە چەند خۆش بوو ئەگەر باتە لە مزگەوتەکانە خوانی تایبەت بکرایە بۆ کەسە نوێیەکان مەمسای مزگەوت کە بینێت دەموچاوێکی تازە هەیە ئەوانە هەژمار بکرێن ئامار بکرێن زانین چەند گەنجمان هەیە لە مزگەوتەکەیە کتێبان بدەینێ بانگیان بکەین بە تەنیا دانیشتن تایبەتیان لەگەڵا بکەین دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە پەیوەندیان لەگەڵا بکەین سەردانی ئەو شتانە بکەین کە تایبەتی مەسەرەن هۆڵی لە جوانی و هۆڵی یاریەکان با ئیسلام چێتە ناو هەموو کونج و کەلەبەرێکەوە چونکە پێغەمبەری خوا موجی داوە کە ئەفەرمی لە ئاخر زەمانە قیامەت هەڵناسێت تا ئیسلام چێتە ناو هەموو ماڵێکەوە چی ماڵی خێبەتگا بێت کە بێتی مەدر بێتی وەبەر بێت چی خانووی قوڕ بێت لە خانوو بێت چی خێمە و دەوارنشین بێت بەڵام بەو شێوەی کە ئێمە بەداعی و بانخواز بتوانین هەموو بوارەکان پڕ بکەینەوە تا پێویستە ئەوانە زیاتر چووکانە خۆشەویستی خوای پەروەردگارن ئەوانە میوانێکی تازەی خوای گەورن ئەبێ کاتیان بدەینێ ڕەمەزان تایبەتە وەرزێکی تایبەتە ئەبێ هەموو شتێک وەلا بنین بەڵکو خوای پەروەردگار ئەم مانگە بگاتە مانگی خێر و خۆشی و پێغەمبەری خوا فەرمێت ئەگەر کەسێک بەهۆی تۆ خوای هیدایەتی بدات خير لك من الدنيا وما عليها هەموو دنیا لە هەموو دنیا لە تۆ باشترە گەر موسڵمانێک گەنجێک بێتەوە بۆ لای تۆ بۆیە با ئەم مانگا کە بەداخەوە و نۆ ڕۆژی ڕۆیشتووە هێوا شێواش مانگەکانی ڕۆژەکانی مەڵامەیمان لێکات بەڵام
لەوەی ئەوەی کەماوە ئێمە زیاتر بە تایبەتی لە کۆتاییەکەشیە کە کاتی پێشبڕکەیە و کاتی قوڵ هەڵماڵینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو تەمەنی خۆشیەوە لە هەموو سەحابە گوجگۆڵتر بوو بە ئێمەش تەمەن و نەخۆشی و پیش و کار بخینە ئەولاوە گوجگۆڵ بین و مسابقە بکەین لە خەیراتە چکە بەڕاستی مەوسم و وەرزی پێشبڕکێکردنە لە خێرات و لە چاکەیە لە مانگی پیرۆزەی ڕەمەزان و لە خوای گەورەش داواکارم بکاتە مانگی خێر و خۆش و لێخۆش بوون بۆ هەمومان ماوەسەگیان طبعا وتەکانی جناب زۆر بەجێ بەڕاستی زۆر سود بەخش بوو بۆ هەمومان وام ساعتە بە تایبەتی ئەو ئیشارەت بەم ساعتە جنابە کردێ کە 1 ساعتی ماوە لە ڕۆژی جومعەیە کە بۆ مەغریب بینران و بیستەرانی خۆشەویست هەوڵبن کە بەڕاستی ئەم ساعتە فرسەتێکی باشە بۆ دوعاکردن بەڵکو بەر ئەو ساعتە بکە کە لێخۆش بوونەوە جنابی شامەژە بە نۆڕۆژەکە کرد کە تەواو بەس 1 ڕۆژمەماوە بۆ ڕەحمەتەکە ئینشەڵڵا ینی بەشی دەڕۆژی ئەوە ڕەحمەتە کە بەشی ناوەڕاست مەغفیرەتە و ئەخیریشی عتق من النار ئینشەڵڵا ئەمانە هەمووی مژدە بەخشە بۆی کە خۆی گەورەی ئینشەڵڵا غەفور ڕەحیمە بەرامبەر بە بەندەکانی دەستخۆشی زۆرمان هەیە بۆ جنابی مامۆستا دکتۆر جانیان خێر بێت مامۆستا ئەحمەدی جاخوا بەخێر بن سوپاسدانەکەن کە میێوارە لەگەڵمانە بوون و ماشەڵڵا بەرنامەکەتان گوڵاو پشێن کرد خی گەورە موفقتان کە بەڵە خۆشەویستان ناوبڕێکی یاخود با بڵێن ڕێکلامی بازرگانیمانەیە دچین لە ناوبڕ و ڕێکلامەکە دوات جار دەکڕێنەوە بەلای ئێوەی خۆشەویست تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێی بنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە ڕەمەزان لە ڕاستیە مناڵی ناسن درەنگە فریان ناکەویت باش دایگەنی ساڵەسم کوڕم هەزەوابان نییە پارشێو ناکەم بەڵێ بەڕۆژوو ڕەمەزان وەک ڕیکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێوەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات
برنجی محمود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە، کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی، کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ، بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین، دیسان پێک دەگەینەوە. ئێمە بۆ یەکتری پشتین، نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە، دڵمان بۆ یەک بکەینەوە. بە یەکەوە بەهێزترین، با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە، بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لەیەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان پێبێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک پەیوەندی برام، ئێمە طبعاً میوانێکی خۆشەویستمان هەیە. ئەمانەوێت ئەم دکتۆرە بەڕێزە لەسەر نەخۆشیەکانی قەڵەوی و زیادبوونی کێش و چۆن خۆراک بخۆین، کە ئەمە گرفتێکی گەورەی هەموو دنیای بڕاستی و کوردستانی خۆشمان لەخوا بەزای خەڵک وەزعی سەباشە تقریباً جەستەی بەرەو قەڵەوی زۆرە ڕواتیان خەڵک یەکێکە لە کێشە گەورەکانی خەڵک ئێستا چۆن کێشی دابەزێنێت، چۆن وەرزش بکە، چۆن خواردن تەرتیب بکات. زۆر ڕاستە. بەتەکید ئێستا ئێمە خۆمان پارە سەرفەکەین، خواردنی زۆرە خۆین، قەڵەوە بین. دوایی پارە زۆرە دەین، پارە ئەدەین بۆی کە جارێککە لەشمان لاواز بێتەوە یا بە جۆر لە جۆرەکان جەستەمان ڕێک بێتەوە. لەبەرەوە بەڕاستی ئێستا هۆڵەکانی لەش جوانی شاخڕەوی ئێستا بەڕاستی خەڵکێکی زۆر سەرقاڵی ئەوەیە، بەشێکی زۆریان ئەوەیە کە خەڵک بەدەست قەڵەویەوە ئەناڵێنێ. قەڵەویش ڕاستەکەی ئێوەیە کە خواردنی تەندروست، جاری وا کاڵی خواردنی تەندروست مەبەستمانێ بە شێوەیەکی تەندروست خواردن نەخۆی، یعنی با خواردنەکەشت باش بێ، بەڵام ئەگەر بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ڕێک و پێک و زیادە ڕۆی تیا بکەیت بەتەشیت تووشی ئەو قەڵەویە بی. ئێمە ئەمڕۆ دکتۆر سیروان عەبدوڵڵامان لەگەڵایە. دکتۆر سیروان بۆ خۆی سپۆری نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراکە. دکتۆر سیروان فەرموو دکتۆر ماشەڵڵا بەخۆی جەستەی ڕێک دکتۆر جان فەرموو لە کامیان ئاسوودێ لە یادانیشە؟ واللهی پیان وتم ئالێ ڕێنمایان لە بینی هەردوو مامۆستا خزمەتتانە زۆر سپاس. بەخێر بێ دکتۆر جان. زۆر سپاس مامۆستا. سەرەتا با بزانین شکر تەندروستی باشە لەخوا بەزیابێ. الحەمدولله جەنابتم. سوپاس دەکەین. ئێمە لایفین یان ئەمە پێش؟ بەڵێ ئێستا لایڤین و ئەڕۆین. دکتۆر جان توێژینەوە زۆر بڵاو بێتەوە لەسەر
ڕۆژوو لەسەر مانجی ڕەمەزان بەتابەتی لەسەر ڕۆژوو ئەوروپیەکانیش فێربوون بە ڕۆژووە بن ئێمە الحەمدولله خوای پەروەردگار لەم 12 مانگە مانگێکی بۆ هەڵبژاردوین کە تیا بە ڕۆژوو بین جگە لەوەی کە ئینشاڵڵا جەستەمانی پێڕێگەکەینەوە لە ژەنگ و ژار پاچەکەینەوە خێریشمان بۆ نووسرە ینی ئێمە لە پێشتوە تقریبا 40 دقیقە باسی خێر و خێرات و هەروەها ئەو بەرەکەتیمانەکە لە ڕاستەکەی لە ڕەمەزانە هەیە بابزانین چی هەیە ئەو بەدواداچوون و ئەروەها ئەو لە کۆڵینەوە شتانە باسی چیەکەن لەسەربارەت بە ڕۆژ و بەمانجی ڕەمەزان مامۆستاجیان پێشەکی ڕەمەزانی پیرۆستان پیرۆز بێ لە بینەرانی خۆشەویست و مسپاسی جەناب دەکەم بۆ پرسیاری کە کردێت دەربارەی توێژینەوە یەکی لە شتەکان کە جەنابت فەرمووت وە ڕاستە کەوا لە ئەوروپا ئێستا مەوزوعی ڕۆژوو زۆر باو بووە بەهۆی ئەو هیجرەی کە مەجموعەیەکی مسڵمان زۆر کەوتۆتە ئەوروپاوە ئەوان سیستمێکیان هەیە ئیمکانیەتیان هەیە بتوانین ڕۆژوو بەقووەت بکەین توێژینەوەی بەقووەت بکەین و بەڕاستی توێژینەوەکان ئەوەندە زۆرن لەسەر ڕۆژوو بە تایبەتی لەسەر ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز و ئیسلامە لە هەرە تازەکان کە بەڕاستی هەندێک شتی تیا کە عەقڵ قبوڵی ناکا بەڵام لەخوا بەزیابێ و خەلقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ئەگەر کاتم هەبێت بە وردی هەندی ئەم شتانە باس کەم توێژینەوە لە 28 دوای 2003 پێشمانگێک ئۆنلاین بڵاوکراوەتە هێشتا بە مەجەلە بڵاو نەکراوەتەوە توێژینەیە کە لە ئەڵمانیا کراوە لە جامیعەی هانۆڤەر 40 گەنجیان هێناوە و ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆزیان گرتووە بەڵام هاتوون چیان کردووە هەفتەیە پێش دەستپێکردنی ڕۆژوو هەندێک فەحسی خوێنیان بۆ کردوون بەڵام فەحسی خوێن نەک بۆ کۆلسترۆڵ و فەحسی خوێنەوە شتانە هاتوون ئەو شتانیان پێواوە لە خوێنیانە کە خانی شێرپەنجە لە ناوە بە هاتوون ئەو شتانیان پیاوە کە لە لەشیانە ئەلتیهابات کەمەکاتەوە هاتوون ئەو شتانیان پیاوە لە خوێنیانە کە وا لە لەشی مرۆڤەکە خۆی تازە کاتەوە ئەنجا چوارەمیان چۆن بتوانی جیناتەکان صیانە بکەی ئەنجا مەوزوعێک هەیە کە لە 2009 دکتۆرە ئەلیزابێت بلاکبەرن جایزەی نۆبێلی وەرگرت خوای گەورە کە جیناتی مرۆڤی دروست کردووە ئاوەکو پەتێکە ئەملا دووشتی قایمی ڕقی پێوەیە کە کە خانەی مرۆڤ دابەشە بێ ئەمانە کورت نەبنەوە چونکە هەتا کورت نەبنەوە وای لێ دێت جیناتی مرۆڤ بەرەو نەخۆشیەوە بەرەو پیرێڕوە کە ناویانەوە تیلۆمەرز سەیریان کردووە لە کاتی ڕەمەزانی پیرۆزە ئەم تیلۆمەرەیز کە جیناتی ئێمە بە گەنجێتی و بە پاچی و بە تەندروستی هێڵێتەوە دوای 2 هەفتە لە دەستپێکردنی ڕۆژوو دەقات زیادەکە ئەو تیلۆمەرەیزە و بگەینە 4 هەفتە 20 قات زیادەکە و کە ڕۆژوو تەواو بۆ دوای هەفتەیەک هاتۆتە خوارێ یعنی لە کاتی ڕۆژوە خانەکانی ئێمە جیناتی ئێمە بەرەو گەنجێتی ئەڕواتەوە عملیەتێکی تر هەیە پێڵێن ئۆتۆفاجی هەندێک موادی کیمیاوی هەیە لەوانەیە ناوی بێنم بۆی دکتۆرانی بەڕێز بزانم مەبەستم چیە ATG 1 و 5 و ULK 1 و BCN1 ئەمانە سەیریان کردووە لە خوێنە زیادەکە مامۆستا ئەمانە چیەکەن؟ ئەمانە چن عملی ئۆتۆفاجی هەیە ئۆتۆ یعنی خۆ فاجی خواردن خۆ خواردن لەشی مرۆڤ خی گەوروای دروست کردو ئەو خانی کە ئەچێتە تەمەنەوە کە پیرە بێ ئینتاجی نامێنێ ئەبێتە عالە لەسەر ئەم لەشە سوودی نابێ بۆ ئەم لەشە خی گەورە پلاکێکی بۆ داناوە بۆ ئەو خانەیە بزەبت وکو پلاکی کارەبا دەستی پیانێ و بۆی خۆی لە ناو بەرێ لە مەسلحەتی ئەم لەشە ئەمە پێڵێن ئەپۆپتۆسز لە کولی طبای خوێنینەوە و پێڵێن پرۆگرام سێلدێت ئەمە سێلدێتێکی پرۆگرام کراوە خی گەورە بۆی داناو بۆ خانەکان ئەمری پێکردو هەندێک خانە بەهۆی هەندێک فاکتەر لە ژیانە ئیتر لایفستایل ئەگرێتەوە خواردن ئەگرێتەوە خەو ئەگرێتەوە سترێس ئەگرێتەوە ئەم خانانە بە لەسابن وایان لێدە مامۆستا بزەبت هەمومان لە فلیمی زۆمبی بینێرانی خۆشەویست فلیمی زۆمیان بینیوە کە مرۆڤ بەهۆی ناخۆشی ڤایرۆسێکەوە یا هەر نەخۆشێک وای لێدی ئەو مرۆڤە لە باتیەوەی بمرێ نامرێ بەڵام زیندوو نییە لەو حاڵەتە لەو بینایە وە قەپ لە مرۆڤی کە بگرێت تووشی نەخۆشیەکەیەکە لە لەشی مرۆڤ ئەم خانانە دروستە بن و لە مستەڵحی طبیا پێنەڵێن سەنسنز سێلز ئەو خانانەی بەرەو زۆمبی ڕۆشتون لە لەشی مرۆڤ دروستە بێ و ئەچێ خانەی تر عەزیەتیاوەکو خۆی لێکە لە کاتی ڕەمەزانی پیرۆزە لە کاتی ڕۆژوە 2 هەفتە دوای دەستپێکردنی ئەو ئەنزیمانەی کە تایبەتە وەکو کۆماندۆ وەکو دژە تیرۆر ئەچن ئەم خانە زۆمبیان
وحشیانە لە ناوە بن وحشیەکان لە ناوە بن لەشی مرۆڤ تازە ئەکەنەوە دوورێ خەنەوە لەو خانانە مەوزوع ئیلتیهابات لە لەشی مرۆڤ مامۆستا چی ئەگرێتەوە لە ڕۆماتیزمەیە لە ڕەبووە لە ئێگزیمایە لە سەدەفیەیە لە هەندێ نەخۆشی کە لە جەرگ ئەگرێتەوە گورچی لە ئەگرێتەوە لە کاتی ڕەمەزانی پیرۆزە دوای 10 ڕۆژ نوع پروتين بيلين MRNA messenger RNA أمانة كزيادة كان أنسون التهابات كما كانوا لخانة كان إشارة إن بخانة كان بقرروا بوغنجي لو أنا بينراني بيروز وابزانن بينراني خوشويست وابزانن من بس موي إما بقنجي بمينينو نخير لشي إما تندرستي إما بقنجي مينيتو كوادنا خوش ناكوين توشي زخت نابين توشي شكر نابين ما مسابو بور من توزي ببلق ساكم چونکە زانیاریەکان ئەوەندە زۆرن ئەمێ ئەزانم بەحسەکان کەوتور زۆرن دیارە لەسەر ئەم بابەتە بەحسی لێکۆڵینەوەکان زۆرن لە ئەوروپا لای خۆمان چەنێ ئەم بەحسانە گرنگە لای ئێمە ینی چەنێ بڵاوەکرێتەوە کاکتۆر ئەتوانم بڵێم بەداخەوە ژمارەی ئەو توێژینەوانە کە لە وڵاتە ئیسلامیەکانە ئەکرێ وەکو تونس وەکو سعودیە وەکو مەغرب وەکو تورکیا هەن بەڵام کەمن و ئەتوانی بڵێ ئەو بەقووەتە نین چونکە بکو بڵێ موسسەی زانکۆ لە وڵاتانە ئەو بەقووەتی نیە بەڵام لە ئەوروپا موسسەیەکی بەقووەت هەیە ئێستا لە ئۆنلاینە مەکتەبەی پزیشکی ڕسمی حکوومەتی ئەمریکی من چوومەتە سەری هەر ئەوەیە نووسیومە ڕۆژوو لەگەڵ ڕۆژوی ڕەمەزانی پیرۆزە دوێنێ 1574 توێژینەوە هەیە لەسەر ڕۆژوو وە سوودەکانی بۆ لەشی مرۆڤ ئەنجا بۆ نمونە مامۆستاگیان بینەرانی خۆشەویست یعنی ئەوانەی شەکرەیان هەیە بەس ئەوەی لەژێر چاودێری دکتۆرا بێ ئەتوانن شەکرە نەک تەنزیمیکەن تێیپەڕێنن چاچیکەنەوە شەکری جۆری یەک ناکە لە مناڵی دەستپێکا پێویستیان بە ئینسۆلینە هەموو ژیانیان بەڵام جۆری دووهەم کە لە تەمەنی 45 دەستپێکا ئەتوانی تێپەڕێنی زەخت تێپەڕێنی ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە بەڵام دڵیان مستەقڕە ئەو خراپە نییەوە بە شەرتێ سێ مانگی ئەخیر جەڵتەلێ نیابن سوودێکی زۆر وەرگن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئافرەتی دووجیان مامۆستا ینی لەناو خەڵکەوە باوە لەوانەیە زەرری هەبێ بۆ ئافرەتەکە و بۆ کۆرپەکەی ئێستا توێژینەوەکان توێژینەوە بۆ ئەوەش هاتووە بە تایبەتی توێژینەیەک لە هۆڵەندا 139,000 نەخۆشی دووجیان لە ماوەی 20 ساڵە لەوێ کە زۆربیان تورک و مەغریبی و تونسین سێریان کردو چکەوانە نەچوون بۆ خستەخانە خۆیان مسلمان حەزیان کردو ڕۆژۆکە بگرن ڕۆژویان گرتووە هاتون سێریان کردووە دووجیانی 9 مانگە مامۆستا ئەکرێ بە سێ بەشەوە سێ مانگی یەکەم دووهەم سێهەم لە سێ مانگی یەکەمە ئۆرگانەکانی کۆرپە دروستە بێت ئیتر ئەمە دڵە مێشکە گورچیلەیە لە 6 مانگی ئەخیر گەشە ئەکا سێریان کرد ئەو ئافرەتانی کە بە ڕۆژوو بوون لە سێمانگی یەکەم مناڵەکە لەدایک بووە بەڵام هەموو ئۆرگانەکانی بچووکتر بوون کێشی 270 گرام کەمتر بووە وەک لە مناڵی تر بەڵام لە سێمانگی دووهەم و سێهەمە کە بە ڕۆژوو بوون هیچ زەرری نەبووە نەبۆ دایکەکە نەبۆ کۆرپەکە یعنی ئەوە خەبەرێکی خۆشە کە توێژینی دکتۆر ینی ئەمە ئەم ڕۆباسی مژدەمان کرد ڕێ قسەکانی جەنابش ئەم مژدە بەخش بوون بەڕاستی ینی دکتۆر یەک پرسیاری زۆر گەرەن ئێمە کە قڵەوە بین خێراچین بۆ ڕەشاقا شەخەوانیەکەین وەرزشەکەین مەلاکەین بیرمان لە ڕۆژوو نەکردوێتەوە بەجددی ڕۆژوو ئەمەی کە جەنابەت کردو ئەم تەنزیماتەی کە جارێککە لە لەشمانە دروستێکاتەوە چەندێک گرنگە لە دوای ڕەمەزانیش یعنی گەرمانگەکە بۆ نمونە ڕەمەزانیش نەبوو ئێمە بیر لەوە بکەینەوە کە سونەتە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بووە چەند گرنگە من ناڵم وەرزش نەکەین بەڵام چەند گرنگە بیرش لە ڕۆژوو بکرین و ڕۆژوو بگرین من قسەیەکەکەم و مەسئولی ئەم قسەم هیوادارم هەموو مانگێکمان خۆزگا خوازم هەموو مانگێکمان ڕەمەزان بێ سوودەکانی ڕۆژوو ئەوەندە زۆرە مامۆستا یعنی من ئێستا بێم چووم لە توێژینەوەکانە 16 خاڵم کۆ کردەوە ئەوانەی شێرپەنجیان هەیە بە ڕۆژوو بن مامۆستا ئێستا لە ئەمریکا لە ئەوروپا ئەوانەی شێرپەنجیان هەیە هەر ئەوەیە بە ڕۆژوو من چەند حاڵەتی دروستە بێ لە خانەکانیە کە خانەی شێرپەنجە لە ناوە بە دڵە شەکرەیە زەختە
گورچیلێ حتاوانەی زەرعی گورچیلیان کردو بەس حەتیان باش بێ ئەتوانن بە ڕۆژوو بن ئەوانەی زەرعی جگەریان هەیە حەتیان باش بێ مستەقر بن لە چاودێری دکتۆرە ئەتوانن بە ڕۆژوو بن و سوودی زۆرە بۆ ئۆرگانانە ئۆرگانەکان خانەکان خۆیان تازاکەنەوە لە کاتی ڕۆژوە لەبەرەوە ئەو سنەتەی جەنابەت باست کرد دوو شەمان و پێنج شەمان من پێم باشە نەک دوو ڕۆژ بێ لە هەفتەیە بیکەنە 4 ڕۆژ ئەنجا مەوزوعێک هەیە ناحیەی دەرونی ئەوانەی دەرونیان هەیە دەرکەوتووە ئێمە لە کاتی ڕۆژوە لەشی ئێمە دو 6 بۆ 8 سەعات ئەو مەخزونە شەکرەی کە لەشایەتی زۆربەی سەرفەکە ئەکەوێتە سەر بەکارهێنانی چەوری بۆ وزە هەر ئەو نێو چەوریمان بەکارهێنا چەند مادەیەک دروستە بێ بێتە هایدرۆکسیبیوترێت ئەسیتۆ ئەسیتیت لەگەڵ ئەسیتۆنە ئەمانە دەرکەوت پاکترین بەنزینن پاکترین وزن بۆ مێشکی مرۆڤ بۆ دڵی مرۆڤ حتاوانەی ناحیەی دەرونی باش نین ئەگەر بە ڕۆژوو بن ناحیەی دەرونی سفادیان لێکەن چونکە خانەکان بە خواردنی شەکر و بە خواردنی شیرینی بۆ مایک و دوور و درێژ عەزیەتیانە بێ هەموو خانەکانی لەش بە تایبەتی خانەی مێشک ئەنجا دێنە سەر مناڵ توێژینەوەی زۆر هەیە ئەڵێ مناڵ لە عمری 9 ساڵ و 10 ساڵیشە بەس ئەوەیە زەعیف نەبێ کێشی سروشتی بێ یان ئەگەر زۆعفی نەبێ و ئەگەر قەڵەو بوو تۆزی کێشی زیاتر بوو زۆر باشترە ئەگەر ڕۆژوو بگرێ تەنها کەسێک و نەخۆشیەک کە ڕۆژوو زەرەری ئەبێ بۆ ئەو کەسانە ئەوانەی قورحەیان هەیە و قورحەی مزمینیان هەیە ئەوانە ئەڵێن ڕۆژۆکە نەگرن چکە مەعیدە بەتاڵی بۆ ماوەیەکی زۆر لەوانێت تووشە نزیک قورحەی گەدا قورحەی مەعیدە یا قورحەی دوانزەگرێ کاتوریان بەنسبەت سوودەکانی ڕۆژوو لە خۆزعیفکردنە کە جنابتانەوە پسپۆرن لەم بوارەیە ینی کەسێک کە بە ڕۆژووە بێت ئەگەر خواردنێکی ڕێک و پێکی ئێوارانمان پێ بڵی جنابەت لەگەڵ پارشێوە کە بێتە هۆی ڕێژیمێکی باش بۆ ئەم ڕۆژوانە وەلەوکان کە ئەم هەموو ئیسفادە باشیشی هەیە کە جنابەت باسە کرد جابا من پرسیارەکە تۆزە دەوڵەمەندتر کەم ببورە کاکشێخ ڕاستە ئێمە ڕۆژوو سوودێکی زۆرمان پێگەینەوەکو جنابەت فەرمووت بەڵام بۆ ئەوەی کە سوودەکە زۆر بێ ینی چۆن تەنزیمی خواردنیشی بکەین لەگەڵا ینی بۆ ئەوەی کە دوو سوود بکەین سوودێکیانەوەیە کە ئەلحەمدولیلا ڕۆژەکە سوودی خۆی گەیاندووە جارشکە خواردنیش بخۆین و ئەوش سوودمان پێ بگەینە نەک زیانمان لێ بدە ئەمەش شتێکی گرنگ پرسیارێکی زۆر گرنگە و هیوادارم بینەرانی خۆشەویست زۆر تەرکیزکە لەسەر قسەکانم کە بەڕاستی زانیاری باشیان هێنێ یەکەم شت لەشی مرۆڤ بەبێ هۆرمۆنی ئینسۆلین ناژی بۆیە ئەو کەسانی من بۆ دەست پێکەم بۆی بزانم من بەستم چییە ئەو مناڵانەی کە لەدایکە بن و پنکریاسیان ئینسۆلین نفراز ناکات تووشی شەکرەی جۆری یەکەمە بن و ئەگەر فریان ناکەین شەکرەکانە چێتە 500 و 600 و لەوانەیە ژیانیان لەژێر مەترسیا بێ و بمرن خوانەخوازیان لەبەرەوە هۆرمۆنی ئینسۆلینیان لێدین بەڵام ئینسۆلین بە مستەمڕی زیادکە بۆ لەشی مرۆڤ ئەبێتە ئەلتیهابات ئەبێتە پیربوونی خانەکان ئەبێتە شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەی پنکریاسە قۆڵۆنە حتا شێرپەنجەی مەمکە حتا شێرپەنجەی مێشکە هەمووی زیادەکە ئەگەر ئینسۆلین بەرز بێ چی ئینسۆلین زیادەکە شەکر بۆیە خوای گەورە کە شەکری دروستکرد لە قامیشا دایناوە کەس ئەتوانێ بەدان قامیش بشکێنێ و شەکرەکە بێنێتە دەرەوە کەس ناتوانێت لەبەرەوە هەندێ تیجارەت هەیە کە ئیتر هەرچەند ئێمە پیلاک بووین لە نەزەری موامەرە بەس دڵنیا موامەرێکی زۆر گەورە هەیە دژی تەندروستی مرۆڤ لەبەرەوە یەکەم شت کە خەڵک ئێستا ئەزانێ شەکر زۆر خراپە ئێمە ئەم ڕۆژووە ئەم سوودە زۆرە ئەگەێنێ بەم لەشە خانەکانمان گەنجەکاتەوە تەمەنمان درێژەکە نەخۆشیەکانمان چاکەکاتەوە بەس بە شەرتێک کە ڕۆژوو شکان وجعلنا من الماء كل شيء حي بأو بيشكينا بوشي من بروم شربت بخوم بوشي بروم عصير بخوم ميوا أجر ميوا أخوي بفريشي بيخو بلا ما يجوش شكركي دركي وشكي مكوا أوكي لدركي تنها شكركي بمينه ميوا كبس رشتي بيخو دبروا برأي من كروجو أشكينا استيق بياك بيانا لم تشيبكن بأوكي بيشكينا أنجا سيدنك خرما بخو لو زياتر مخو أنجا قاپێک نیسکێنە بێ شۆربای ماش بێ شۆربای سەوزەوات بێ لەمەیە بوەستە مەعیدە 14 ساعتە 15 ساعتە هیچی نەخوارد و ئامادە نییە بۆ خواردن یا شێخ مامۆستا لەبەرەوە هەستە دەستنیێژ بگرە دەستنیێژ هەڵگرە نوێژی خۆت بکە بە ئەستراحەت 20 دقیقە نیو ساعتێکت پێچێ ئەنجادەی خواردنەکە خۆی ئەگەر کەسێک بێ خۆی زەعیفکە ئێمە کە ئەخۆین خواردنی ئێمە ئەبێ ئەم 4 شتەی تیابێ یەکەم زەڵاتە و سەوزە دووهەم یان نانەیە برنجە سێهەم پرۆتینمانەوەی ئیتر گۆشت بێ یان بریشک بێ چوارەم شلەکەیە من ئەبێ ئەم چوارە بخۆم ئەو کەسانی کە قەڵەو نین و نانێ زەعیف بن
چۆنیە خۆی بیخۆ قاپێ برنجە ساوەرە قەرخەرمانە یانانە لەگەڵ دوسێ پارچە گۆشت و مریشکی یاماسی بێ لەگەڵ شلەکە لەگەڵ سۆزەکە ئەگەر بتێ خۆت زەعیفکەی هەر ئەم چوارە بخۆ بەڵام لە پێشە زەڵاتەکە بخۆ توێژینەوەکان ئەڵێ من لە پێشە زەڵاتە بخۆم ڕیشاڵ بخۆم دوایەوە بێم شلە و برنجەکە بخۆم ڕێژەی شکر لە خوێنە ئەو نەبەرز نابێتەوە بۆی دوای ببێ بە چەوری و قەڵەومانکە ببوورە دکتۆر ئەگەر لێرە قەتعات کەم ببوورە ئێمە لێرە مەتبەخمانەیە دوو شێف لێرە ئیشەکەن بۆچی زەحمەتێکمان بۆ ناچێشی ئەو خواردنەی کە ئێستا ئەوان ئامادەیان کردووە ئەو خواردنەی کە ئەوان ئامادەیان کردووە باس لەوە ناکەین با بڵێن خواردنەکە چیە و چی نییە بەس ئەوەی کە ئەوان ئامادەیان کردووە لە زەڵاتە و لە مقەبیلات و لە خواردنی سەرەکی بە عەمەلی پێمان بڵێ سەرەتا ئەمە بخۆن دوای ئەمە بخۆن دوای ئەوە بخۆن من حەزەکەم شتێک عەمەلی بێت ببوورە دکتۆر چانەگە بچینە ئەودی و ببوورە بچینە ئەودیەوە لەسەرچە فاقوەتان بە پێی بڵێن چیتان دروست کردو و چیت هەیە بۆی پێمان بڵێ بە زەحمەت ئەمە چییە؟ ئەو شوفانەوە تایبەتە بەخۆمەوە خواردنە هەموو شەفێکە بێت دوسێ خواردنی خۆی هەبێت تایبەت حەزەکەم ڕوونکردنەوەیش بۆ مەسا ئەو شوفانە لەگەڵ جێزەر هەروە بێتەوە پێکاتەکانی جێزەرە شوفانە پیازە هێلکەیە زائدەن پەنیر و کەرە ئاردیتیانە نەخێر خۆش ئەمە دیارە چییە ئەمە دیارە چییە ئەم ساس و کەچەپ و مایۆنێزە دیارە چییە ئەم شتانە هەر هەمووی شتی باشن ئەنجا بەنسبەت شۆرباکە نیسکە گەرمەکتاتان کرد ئەیش باشە کاتە مامۆستاگیان کاکە شەڵبی نەرانی خۆشەویست من ئێستا لە باتی ئێوە بم بە ڕۆژوم دێم یەکەم شت چیەکەم سێدەنە خورماخۆ پەرداخی ئاوەخۆ ئەنجا کاسەی بچووک گەرمە کوتاوە بێ یان هەر شۆربایەکتر بێ ئەنجا هەڵەسم دەستنیێش هەڵەگرم و ئەنجا دێم ئەگەر قەڵەو نیم دێم گەرمە کوتاوەکە دەستخۆش ئەگەر قەڵەو نین هەرچی هەیە لێرە بخۆ هەتا تێرەبی یەک هەڵەمەکەن لە ژیانتانە کالۆری حساب مەکەن فەرمودەی خوای گەورە کول و وەشڕەبوو وەلا تسریفوا کەواتە مرۆڤ نابێ بە چاو خواردن بخوا ئەمە زۆرە با نیوەی بخۆم ئەمە کەمە بازیادی کەم مەعیدەی ئێمە خۆی ئەزانێ بە چەند تێرە بێ لە ناو مەعیدەیە حەجمێکی معەنمان هەیە کەسێک 100 کیلۆ بێ بە دڵنیاییەوە مەعیدەی گەورەترە و یەکێک لە بە 60 کیلۆ بێ و عادەتەن ئافرەت مەعیدەیان بچووکترە دوو لە دیواری مەعیدەیە خانە هەیە پێڵەن بارۆریسەپتەرس قیاسی زەختەکە لە ناو مەعیدەیە کە زەخت زیاد بوو یەکسەر ئیشارەتەیە بۆ مێشک ئەڵێ بەسە تێر بووم سێ ئێمە کە خواردن ئەخۆین مەعیدە ئیشەکەی ئەوەیە چیسەکەی ئەنجا ئەیکا بە بەش و ئەچێتە ڕیخۆڵە دوای 20 دقە ئەگاتە ڕیخۆڵی باریک ئەو بەشەی کە ئیتر ئیشارەتیا بمێشکی یان ئێمە بە سێ شێوە خی گەورە لەش ئێمەی دروستکو ئەتوانین هەست بە تێری بکەین لەبەرەوە گەورەترین هەڵە حسابی کالۆری مەکەن دکتۆر جان جۆرێک لە مقبیلات و لە سەوزەوات و ئەوانەکە وەک دوایەکرێ بە زەڵاتەکەی بخۆین زەڵاتەکە ئەگەر زەعیفی کەی ئەی خۆی بیخۆ دەوەرە نابینێ ئەگەر قەڵەوی لە پێشا زەڵاتەکە بخۆ لە سەرەتایە دوو سوودی هەیە یەکەمیان زەخت لە ناو مەعیدەیە زیادەکە لەبەرەوە لە ئەخیرا بتیانە تێژ کەمیەتی خواردنەکە کە خواردوتە کەمترە لەبەرەوە کالۆریەکەی کەمترە سوودی دووهەمی زەڵاتەکە کە ئەی خۆی ئێمە بە 20 دقە تێرە بین تۆ هیچ نەبێ 7 دقە 8 دقە 10 دقە بە زەڵاتەکە کوشتت لەبەرەوە دیتە سەر خواردنەکەی تر کە چەورە گۆشتێکی زۆرە مەسەرەن دووگیتیایە چەرمی مریشکە باڵە پیتزایە سەروپێیە ئیتر چییە ئەی خۆی بیخۆ ئەوسا ئۆتۆماتیک تۆ کەمترە خۆی و تێرەبی باش زۆر سپاس دەکەین دکتۆر جان فەرمیتەوە زۆر بچین و شوێنی خۆمان سپاسان دەکەین دەستان خۆش کاتوگیان ئەگەر خواردنی ئێوارە باسە کرد ئەگەر پاشێ و ئێمە چی بخۆین باشە ئەفو مامۆستاجان فەرموو سپاس دەکەین دکتۆر جان بەنسبەت پاشێەوە بەعام هەوڵ دەین ئێمە لە بەربانگە پرۆتینمان زۆر بێ و پرۆتین دوو جۆرە پرۆتینی حیوانی هەیە کە گۆشتە یان مریشکە یان ماسیە و پرۆتینی
ڕووەکیمان هەیە کە پاقلەمەنیەکانە لەبەرەوە ئەمە احتیمال دەکات سەر دەرامەتی خەڵکەکەش ئەوەی وەزعی مادیان باشە خوا ڕزقیاون ئەتوانێت لە کاتی بەربانگا گۆشتەکەی تیابێ مریشکەکەی تیابێ ماسەکەی تیابێ بەس هەوڵدان چەور نەبێ چونکە مەعیدەی مرۆڤ 14 ساعاتە هیچی نەخواردووە چەورێکە تۆزێ قورسە و ئێمە پێویستمان بە پرۆتینە وای لێەکەین بەربانگدانین بۆ دروستکردنی ماسوولکە پاشێودانین بۆ سووتانی چەوری لەبەرەوە لە بەربانگە هەوڵدن ئەیکەم بە نمونی ئاسانتر لە مریشکە سنگی مریشکەکە بخۆ بەڵام باڵەکە هەڵگرە بۆ پاشەوە دکتۆر جان بمبورە جەنابەت پسپۆڕێکەت لە بواری قەڵەوی و خۆراک و ئەمانەیە ئێمە ئەزانی کە ئێستا ڕێژەی قەڵەوی زۆر زیایی کردووە ئەنی خەڵک زۆر قەڵەو بووە ئەگەر مانوێ ڕەمەزان بکەین بە دەرفەتێک بەوەی هەم عیبادەت بکەین و هەم لەشیشمان ڕێک بێتەوە من ناڵم لاواز بین و نازم زۆفمان بۆ دروست بەس کەسێکی قەڵەوە ئەوێ جسمی ڕێک بێتەوە ئەوێ ینی ڕەشیق بێ چی بکە باشە چی بکە باشە یەکەم شت بەربانگ و پاشێ و شەربەتی تیانە بێ عسیری تیانە بێ لوقمە قازی تیانە بێ پاقلاوەی تیانە بێ زولابیاتیانە بێ شیرینەکانی تیانە بێ میوەی تیانە بێ ئەگەر میوەت خوارد سێدەنگ خورماکە و هیچی کەمەخۆ ئەنجادی ئەگەر بتانی برنج نەخۆی برنج لابە قەرەخەرمان و ساوەر تەندروسترە ئەگەر نانت خوارد نانی سپی مەخۆ نانی ئەسمەر بخۆ بۆر بێ یان نانی تیری بخۆ ئەنجا هەوڵدا شلە و سەوزە زیاد بخۆی مەعیدەی خۆت بکە بە سێ بەشەوە مەعیدەیە بۆ زەڵاتە بەشێ بۆ زەڵاتە بەشێ بۆ شلە و بەشێک بۆ گۆشت مریشکەکە ئەو کەسانی کە توانای گۆشت مریشکیانی هەموو ئێوارێک ئەگەر گۆشت مریشکت هەبوو باش لەکەی تۆ سەوزەکان بێ ئیتر سەڵ قەسپێ ناغا پەتاتەیە باینجانە کولەکەی بیخۆ ئەگەر ئەوە نەبوو ڕۆژێ گۆشتەکە نەبوو باش لەکەی ئەم بەڕێزانە پاقلەمەنی بێ نۆکە پاقلێ ئەمە پرۆتینە بیخۆ بەڵام دوای ئەوە شیرینی مەخۆ دوای بەربانگ شیرینی مەخۆ لە بەربانگەوە هەتا پاشێ هەوڵدە یا سەوزە بخۆی ئەتوانین تۆزێ چەرەسات بخۆی و هەوڵدە تەرکیزکەیتە سەر ئاوەکە شووتی و کاڵک و شیرینەکان مەخۆ ئەمە یەکەم دوو پاشێ و ئەگەر بتوانن خەڵک ئەگەر ئەوانەی کە زۆر قەڵەون ئەتوانن پاشێ و تەرکەن چکە توێژینەوەی زۆر هەیە مامۆستا کاکە شێوجان کە بە یەکژەم ئێمە سوودەکانی ڕۆژوو کە کاتی ڕۆژوو درێژتر ئەبێ سوودەکانی زیاتر بێ عملی تریەتە پێشەوە هەمووی بەقوترە بێ ئەگەر پاشێو ئەکەن مەیخەنە سەعات 4 بۆی خەوەکەتان لێ تێک نەچێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا باور ئەکەی مامۆستا بەس بە خەوی ڕێک بەس بە خەوی ڕێک خانی مرۆڤ گەنجە بێتەوە بە هەموو بەس دکتۆر پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنانەت ئەوەشی چارەسەر کردووە یعنی ئەوانەی کە جەناب دەستاڵی بە ژەمی پارشێو نەخۆن وتوێتی هەستن مەسەن دەنگە خورمایە بخۆن هەستن ئاو بخۆن و دوای بخەونەوە ینی دەتوان دەکرێت ئەوەی کە بۆی خێرەکەی دەستکەوێت چونکە ئێمە دەبێت بیر لە خێرەکەی بکەینەوە دەکرێت خێرەکەمان دەستکەوێت سحورەکەی بکەین بەڵام ئەوەی کە جەناب دەڵێ ئەو هەموو کالۆری و ئەو هەموو خواردنە چەور و ئەوانە نەخۆین وایە جا ئەوە حکمەتێکی گەورەی تایە کە هەڵەسی لە سحورە ئیتر ئایا دەنگە خورما خۆی دووسێ کەوچک ماستە خۆی دووسێ قاش پەنیرە خۆی هێلکەیەکی کوڵاوە خۆی مهم ئەوەیە سحورەکەمان قورس نەبێ سووک بێ مهمترین شت لەو سحورە سووکە ئەوەی ئێمە مەعیدەمان قورس نابێ خەومان لێ تێک ناچێ دوو یەکسەر لەشی ئێمە کە بەیانەکەی لە خەو هەستانی وزەیەکی زۆرمان هەیە کە وەکو چەوری خەزنە لە لەشمانە و لەشی ئێمە ئەو چەوریانە ئەسووتێنێ و ئەو چەوریە سووتێنێ وەکوزە لەبەرەوە یەکەم کە چەوریم سووتان وەکوزە برسیم نابێ وزەم زۆرە و ئەگەر جەنابتان بینی بێتان یاری تۆپێنە یاری وەرزشوانن عالەمین هەن کە بە ڕۆژوون و ئەتوانن لە جاران زیاتر کە مانگی ڕەمەزانیش نییە بە ڕۆژوون و ڕەمەزانیشان گوت و ئەنجا ئەتوانی یاری بکەن و بە یاریکی زۆر باشیش وزەیەکی زۆر باشیش لەبەرەوە پاشێ و دایم سووک بێ باشترە و بەڕێی من خورماکەشتان خوارد با تۆزێ ماستی لەگەڵ بێ با تۆزێ پەنیری لەگەڵ بێ با تۆزێ گوێزی لەگەڵ بێ ئەمانە پرۆتینێکی تایە و چەوریەکی کەمی تایە وزەیەکی باشمان ناداتی بۆ ڕۆژەکە چەرەساتیش هەر باشە کاکتۆر چەرەسات هەر هەمووی باشە جگە لە گلۆبە ڕۆژە چکە گلۆبە ڕۆژە ئۆمێگا 6 تایە و ئۆمێگا 6 ئیلتیهابات زیادەکات لە لەشە هەرە باشەکان گوێز و بایەمە چکە ئۆمێگا 3 تایە ئۆمێگا 3 ئیلتیهابات کەمەکاتەوە و لەش هێم نەکاتەوە لەبەرەوە هەتا بتوانین تەرکیزکەینە سەر گوێز و بادەم. دکتۆر جارشکە پرسیارەکەمەوە لە مەوزوعی قەڵەوی ینی
شتێکەیە ئەڵێ ویراسەیە شتێکەیە ئەڵێ من هەرچی خۆم هەرپی قەڵەوە بم ینی چارەسەرم نییە ینی ئەم قسەیە ینی تەواوە هەیە ئەڵێ ئەمە جیناتە ئەمە ویراسەیە ئەمە نازەم چییە کەسێک بەدەست قەڵەویەوە هیلاکە خۆی حەزی لە قەڵەوی نییە بەڵام ئەڵێ ئەگەر ئاویش بخۆم پێ قەڵەوە بم شتوە ئەو قسە نیوەی ڕاستە نیوەی ڕاست نییە نیوەی ڕاستە چکە فعلەن جینات دەورە بینە بۆ مۆزوعی قەڵەوی و توێ ژینەوەکان پیشانیاوە زیاتر لە 58 جینی جۆرا جۆر کە دەورە بینێ بۆ قەڵەوی بەڵام ناڕاستیەکەی لەکوایە زۆر کەس هەیە جیناتی شێرپەنجەی هەیە جیناتی شەکرەی هەیە جیناتی زەختی هەیە جیناتی نەخۆشی دڵی هەیە بەس ئەتوانێت لە ڕێگای لایفستایلی تەندروستەوە نێڵێت تووشێمانە بێ ئەنجا تەرکیزکەنە سەر قەڵەوی زۆر کەس هەیە فعلەن ئاویش خوا قەڵەوە بێ بەڵام ئێمە ئەتوانین لە ڕێگای بەرنامەی خوانی تەندروستەوە زەعیفیکەین و ئێستا فرسەتێکە هەلێکی زۆر گەورەیە بۆوانەی کە قەڵەون یەکەم مرۆڤ کە 14 ساعتی هیچ نەخوا چیەکە خوای گەورە لەشی مرۆڤی دروست کردو و وزەی خەزم کردو بەلایەکەمەوە بۆ دوومان یعنی جەناب مامۆستا قەڵەونیت بەڵام لەشی جەنابەت ئەتوان بڵێم لە 130 چەوریە 130 چەوری ئەگەر جەناب 70 کیلۆ بێ یعنی تقریبا 18 کیلۆیەکمان هەیە چەوری هەر کیلۆیەک 9000 کالۆریمان نادات یعنی 100,000 کالۆری زیاتر خەزن کردووە لە ڕۆژێکە 2000 خەزنەکە یعنی 50 ڕۆژە ئەو بۆ مەمانگ نیوە لەبەرەوە خەڵکی نەترسێت کە ڕۆژوو بگرێ بڵێ وەڵاهیەکەوم بە عەرزا و زەختم دابەزە و شەکرم دابەزێ نەخێر ئەو شتانە نییە کەواتە تۆ فرسەتە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە 14 ساعتی ڕێک لەشی تۆ چەوری لەشی تۆ وەکو زووری زەخیرەیە خەزنیەکەی زەعیف دەکا و دوو هەوڵدا بتەوێ خۆت زەعیفکەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مەچۆ بەلای نان و برنجان مەچۆ بەلای شیرینیە حتا ئەتوانیت ئەو سیانە شیرینی مەخۆ نان مەخۆ برنج مەخۆ کاڵێم برنج قەرەخەرمان و ساوری شەگرێتەوە کاڵێم نانی جۆش و نانی شۆفانیش مەخۆ هەوڵدە تەرکیزکەیتە سەر سەوزە لەسەر شلە لەسەر ئاو ئەنجا گۆشتێکی چەور نەبێ یعنی ئەگەر گۆشت خوارد دوو چەوری پێوە نەبێ مریشکت خوارد زیاتر سنگەکە بخۆی ماسیت خوارد زۆر چەور نەبێ من ئەتوانم پیان بڵێم نەخۆش هەیە بە یەک مانگ لەسەر بەرنامەی ڕۆژووی زانستی جیاوازەکەی وای هەرەوە ئەتوانی ئاو و قاوە بخۆیتەوە لەگەڵ چایە ئەژینە عینە ڕەمەزانی ڕۆژووی ڕەمەزانی پیرۆزە نەخۆش هەیە لە یەک مانگە 15 کیلۆ دابەزیەوە دکتۆر جان با کۆتا پرسیار ئاڕاستی جەنابە بکەین بۆ ئیمان دووشن نەکەینەوە زیاتر هەیە ئەمە ئەم بەتەیشیدەم بۆ چوونەکەی جەنابێت و قسانی کە جەنابەت کردت بە تەیشید سوودێکی زۆری هەیە ئەگەر کەسەکە ڕەچاویکە بەڵام ئێستا دیاردەیەک هەیە قەڵەوەکان بە تایبەتی ئەوانەی کە ورجیان هەیە بە تایبەتی لە ئافرەتانە ئەچن ئەمەلیاتی یاخودڵێن نەشتەرگەری جوانکاریەکەن لەجێ ئەوەی کە هەوڵ بدەن بە وەرزشە بە خواردنە بە ڕێژیمە بە هەر شتێکە قەڵەوەکان یاخود ئەوەی ورگنیەکە هەیەە لای ببن ئەچن ئامەلیاتەکەن ئایا نەشتەرگەری بۆ قەڵەوی چارەسەرە نەشتەرگەری بۆ قەڵەوی چارەسەر نییە چکە هەر جەناب فەرمووت نەشتەرگەریەکە جوانکاریە هەر کەسێ ورگی هەبێ لە 100 لە 100 ملیۆن ئەبێ بزانێت چەوری بنپێستی هەیە بەڵام چەوری ناورجیش هەیە و چەوری دەوروبەری جگەریش هەیە وە کاتێ چەوری لە ورگا کۆ بێتەوە کە لە جگەرا جێ نەمابێ لەبەرەوە لە 100 چەوری جگەریان هەیە کە چەوری جگەریان هەیە هۆرمۆنەتیان تێک چووە لەبەرەوە زۆربەی ئافرەتانی کە قەڵەون سوڕی مانگانیان تێکەچێ و احتیمالی توشبوونیان بە شێرپەنجەی مەمک شێرپەنجەی ڕەحم زۆر زیادەکە ئەچێتە سێقات و پێنج قاتیش لەبەرەوە مۆزوعی جوانکاری تۆ ئەگەر زەعیفیت ورجێکی بچووکت هەیە و چەورێکە لە بن پێستە ئەچی ئەیکەی ئەوە من مشکلەم نییە لەگەڵیا بەس تۆ هەموو لە شت قەڵەو بێ قۆڵت قەڵەوە ڕانت قەڵەوە ورجێکی شت هەیە تۆ دڵنیا بە چەوری لە خانەکانی دڵا هەیە لە هیچ گەرە هەیە لە گورچیلا هەیە ئەوانە چی لێگەی یعنی تۆ جوانکاریکی بچووکەکەی بەس لە ئەخیرە خۆ هەڵخەڵەتانە چونکە تەندروستیت بەرەو خراپتر ئەڕواک من وخلقنا الإنسان في أحسن تقويم خواهي جورا أمي دروس نكر بجينات شل لتمني شلا توشي زخت وشكر بين ورجع كي جورا ما نهبه وتوري جگر ما نهبه توشي شر بنزبين نخير عظمتي خواهي جورا أتوانم بلهم وخلقنا الإنسان في أحسن تقويم ما مستا استا مروف هيا كتشوا تمني بابلين 50 سالة فحصي جينات بيالين DNA age كرديانا وتیانە تۆ تەمەنت چلە بەڵام تەمەنی خانەکانی تۆ گەشتۆتە 50 یعنی تۆ تەمەنت سەریعتر بوو لە ناحیەی بایۆلۆجیەوە وەک لە ناحیەی کاتەوە کرۆنۆلۆجیکەڵ ئەیج کە خستیوانتە سەر بەرنامەیەکی تایبەت
دوای 5 ساڵ تەمەنی بۆتە 45 هاتوون فەحسی جیناتیان کردووە گەڕاوەتەوە بۆ 35 یعنی 10 ساڵ گەڕاوەتەوە یعنی حکمەتی خوای گەورە ئەم لەشە تۆ ئەتوانی وای لێ بکەی بە کات بڕۆیتە تەمەن بەس ناحید بایۆلۆجی و تەندروستی بگەڕێیتەوە بۆ دواوە لەبەر من ئەتوانم بڵێم تەمەنی مرۆڤ حدودی نییە بەڵێ کاتویان ئەگەر یەکش لەسەر ئەو پرسیاری کاک پەیوەند بەڵگە زۆر بە کورتی بێت جاری وهەیە قارسی مەعیدە یان ئەوەی کە چۆری ورگ لا برێت پێست تەنکە کرێتەوە یان بچووکە کرێتەوە ئەمە وەکو جناب فەرمووت چۆریەکانی جگەر جۆرەکانی دەوری ڕێخۆڵە هیچی لە ناو ناچێت ئەمێنێتەوە بەس ئایا بە نظامی خۆراک و تەنظیمی خۆراکەمی کە جنابتان تیا بسپۆڕن ئەتوان چۆری هەموو ئەو چۆریانەوە چۆری ورگیشدا بەزی بێەوەی عملات بکە بەڵێ یعنی من ئەتوانم بڵێم بێزگە لە توێژینەوەکان من نەخۆشم هەیە بە ماوەی 9 مانگ 7 کیلۆ دابەزیوە بەبێ ئەوەی مەعیدەی ببڕێ بەڵێ بە 9 مانگ 7 کیلۆ دابەزیوە بەبێ ئەوەی مەعیدەی ببڕێ زەختی هەبووە چاک بۆتەوە شەکرەی هەبووە چاک بۆتەوە چەورەکانی بەرزبوون چاک بۆتەوە چەوری جگەری هەبووە نەماوە و پێستەکەشی شۆڕ نەبووتەوە یعنی ئێمە بەڕاستی ئەبێ لە عەزەمەتی خوای گەورە لە دروستکردنی لەشی مرۆڤە نەکەوینە شک هەموو ئۆرگانێکی لەش ئەتوانێت خۆی تازەکاتەوە خۆی گەنجکاتەوە بە تایبەتی بین سەر جوانکاری و پێستیش بۆ ئافرەتانەمە ئاخر هی نازانم کاتمان نەماوە لە ڕۆژووە پێست خۆی تازاکاتەوە پێست تندر ئەبێتەوە و جوانتریش ماشاءالله سپاس دەکەین دکتۆر سیروان عەبدوڵڵا بە تەکید قسەکانی جەناب زۆر سوود بەخش بوون سپاس دەکەین کە ئەم ئێوارەیە میوانی ئێمە بووی و لە ستودیەکەمانە ئامادە بووی وەڵامی پرسیارەکان داین سپاس دەکەین سپاس بۆ جەناب مامۆستا پێی جەناب کاکە شێخ بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لەگەڵ دکتۆرە ئەم بەرگێشمان بە کوتاگەیش زۆر سپاسی زەیتی کاشوویەکەین لەگەڵ نەخۆشخانەی بەخشین کە سپۆنسەری بەرنامەکان کردوون بە تایبەتی ئەم بەرگەیەش جارێشکە سوپاس بۆ ئێوەی خۆشەویستیش ئەچینە ناوبڕێک و دواتر بەردەوامە بین بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە خۆشەویستان و بەڕێزان لە وەرزێکی نوێی بەرنامەی سەدای زێڕین هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە شاشە ڕەنگینەکەمانەوە ئەبینەوە میوانی ماڵەکانتان. والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما أصحاب الجنة هم الفائزون. مانجی ڕەمەزان مانجی دابەزینی قورئانی پیرۆزە لەسەر محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەم مانگە پیرۆزە زیاتر کاتەکانمان تەرخانەکەین بۆ خوێندنی قورئانی پیرۆز. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم
تەمەنم 48 ساڵە ماوەی 30 ساڵە بێت لە خزمەتی قورئاندام و تلاوەتی قورئان. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. بەڵە خۆشەویستان هەروە لەگەڵ ئێوەی خۆشەویست لە بەرنامەی سی گەوهەر بەردەوامین. خۆشەویستان بەشێکی دیکە لە بەرنامەکە بڕگەیەکی جیاوازە، بڕگەیە کە پێشتر ڕەنگەیەوە نەتان بینی بێ، ئەویشەوەیە کە پێشواسی لە کاکە ئارە محەممەد و کاک محەممەد علی باوچێکین یاخوا بەخێر بێن. کاکە ئارا بەخێر بیت. زۆر سپاس. ئاراجان تۆ باوکش لەگەڵ خۆتە هێناوە نیە؟ زۆر باشە. تۆ لە بەرنمەکەی چیمان پێشکەشەکەی؟ ینی قورئان خوێنیت؟ باشە. لە چ سوورەتێک قورئان سوورەتی بەقەرە. باشە. تۆ فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا قل بل ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى وما أوتي النبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق فسيكفيكهم الله وهو السميع العليم صبغة الله ومن أحسن من الله صبغة ونحن له عابدون قل أتحاجوننا في الله وهو ربنا وربكم ولنا أعمالنا ولكم أعمالكم ونحن له مخلصون أم تقولون إن إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط كانوا هودا أو نصارى قل أأنتم أعلم أم الله ومن أظلم ممن كتم شهادة عنده من الله وما الله بغافل عما تعملون تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون صدق الله العظيم. يعني أخوة بخير بن كاكا أرايا أخوة سركوتو إن شاء الله أخوة يورا موفقك ومحفوظك إن شاء الله بو قرآن إن شاء الله محفوظة ببشت بخوا شون بو كاكا أرا شو سنتري حكمة شون دسي بقرآن خوندن كر شون أوا إيوه شون تشجعتان كردو هاتانا أوي الراسي بيت الحمد لله إما لا بنما الله باوبا بيران موكا ملابون بابيري باوكم أوانا جا ما وصاكي بوا بابيري
باپیری باوکم ناسراوە بە مەلا ئەحمەد کە خەڵکی شار باژێر بووین گوندی مڕانێ خۆشم هەر هیوایەتم ئەوە بووە کە پێش ئەوەی کاکە ئاراش خۆم لە ساڵەکانی هەشتاکان لە حوجرە بوو کە ئەو کاتێ ماڵمان لە ڕێعای بۆ باکم خۆعافوی کە مجەوری مزگەوت بووە کە لە مزگەوت ئایشی کردووە دوای ئەوەش کاکە ئارا کە لە پۆلیەکی بنەڕەتیەوە حەزم کردووە قوتابیەکان کە هانیان بین ئەو کاتانەی کە فەراغە لە دەرەوە یاری ئەکا کاتی ئەوەشی هەبوو بەڵام زۆربەی کاتەکان حەزمان کرۆ لە خزمەت قورئانە بێ بۆی ئینشاءالله من کاک پەیوەند نمونەیەکی هینم لایە پیاوێکی مەسری ئەوە مقابلەیەکی وەکوەوەی کاک محەممەد و کاکە ئارا ئەکرێ پیاوێکی مەسری ئەڵێ من لادەکانی میسرا چونکە عورفی عشایریمان هەیە و زۆر کوڕ گرنگە لە لادیا چونکە ئیشی زەراعەت و ئیشی ماڵ و ئەمانە هەمووی بە کوڕەکرێ ئەڵێ لەبەرەوە من 4 کچم هەبوو کوڕم نەبوو ئەڵێ هەوڵماوتم باشە من چی بکەمکەوە ئەم کچانە بن بە شانازی بۆ دنیا و قیامەتم هەر چوارێنم خستە لەبەرکردنی قورئان و دەرسی قورئان و ماشەڵڵا طبعا من فيديوكين بيني وهر شواريان حافظ القرآن همو قرآن لبرا هر شوارينيكي كان صوصي تلبيه عليه همو لاديكاني أو منطقة ين لا أمان لا أم شوارك شدر زخيونا جاء باوكا كزور شانازين بيوكا عليه براسي من بو أوي تشجيع ببن وكو كاك محمد فرمو يعني منش خوش مباشيك لا درسم خيوندوا عليه منيش خوم دسم كربا حفظي قرآن همو قرآن مخوش من لبركن لبروي من على كانم تشجيع بنتها وكو لبري بكان كاكا أنا تمنى شنه 14 ساڵی زۆر باشە ئێستا چەندێک خۆشحاڵی تۆ هاتووی لە بەرنامەکە ئێمە قورئانت خوێن بینەرێکی زۆر ئەی بینێ تا چەند خۆشحاڵی هی باز ناکرێ ئەوە نە خۆشحاڵی باشە خۆت باوکت هێنایە باوکت تۆ هێنا وەڵامە خۆم حەزم کرد بەشداریکەم و حەزم کرد باکەشم بێ لەگەڵمە باشە کاک محەممەد تا چەند ئاسوودەی یەکێک لە بڕاستەکان یەکێک لە مژدەکانی ئەوەی کە مرۆڤ لە ڕۆژی قیامەتە ئینسان ئیماندار وەریەگرێتەوە سەدەقەی جاریە مناڵێکە کە خۆت دەست هەبێت لە پەروەردەکردنە پەروەردەیەکی باشی بکەیت زاهیرە نەستا کاکە محەممەد بۆ تۆ ئیشاڵا بێتە سەدەقەی جاریە تا چەند دڵت پێی خۆش الحەمدولیلا خۆی گەورە کاکە ئاراش و هەموو مناڵی مسلمانان شەڵات تەمە درێژکاو ئەوەی کە بەردەوامە لەسەر قورئان خوێن بەردەوام و باشتر بێ و ئەوەی کە نایکە خۆی گەورە هیدایەتی بە و ئینشاءڵڵا ڕووکاتە و دینە هەر کاکە ئارا قورئان خوێنن لە ماڵیەوە یا مناڵەکانی تریشتان قوربان نەخێر سواز بەخوا من خێزانم پێشتر کە لە هەوار بووین مامۆسا و دەرسی بەچەند خوشێکی بەڕێز و تۆ ئێستا خۆشی قوتابی سەنتەری حیکمەیە دوو کچەم هەنێکیان شووی کردەوە و یەکیان ئێستا لەسەر ماڵە ئەو دوانە شەر قوتابی سەنتەری حیکمەن لە کاگارە پشکۆلەتر هەرە کوڕە پشکۆلەی ماڵ کاگ ئەحمەدە سپاس بۆخوا ئەویش هەر لە سەنتەری نووری حیکمە دەرزە خوێنە کاک محەممەد جەنابەتەوە تا ڕێگەت داوە کوڕ و کچت الحەمدوللا دەرس بخوێن فێری قورئانی پیرۆز بن فێری ڕەوشت بەرزی ببن بەڵام هەندێک لە دایک و باوکەکان ڕێگرن لەبەر دەمی ئەوەی مناڵەکانیان بڕۆن لە سنتەرێکی بەو شێوەیە قورئان فێر ببن ڕەوشتی جوان فێر ببن ئەدەب فێر ببن تا چەند تۆ ئابژگاریت بۆ ئەوانە چییە؟ یعنی من بەڕاستی ئامۆژگاریم بۆ هەموو داکێ و باشێکی بەڕێسەیە ئەوەی کە ڕێگر بێت لە مناڵەکەی کە نەچێ قورئان بخوێنێ یعنی وەک ئەوە وایە تۆ من نەمامێ بڕوێنی لە باخەکەتە لە حەوشەکەتە ئەگەر نەمامەکە بەربێ نەتوانی لێ بخۆی نەتوانی بەکاری بێنی اینجا خۆی ئەو مناڵە ئەگەر بەڕاستی ئەوەی لە ئاینی ئیسلامە تا ئێستا هیچ نەسیحەتێکی خراپەی تیان نییە نەهی لە خراپەکانەکە ئەوە مەکەن و مێکرد من دا هەموو دایک و باوکێکی بەڕێزاوەکارم ڕێگە بە کچەکانیان بە کوڕەکانیان ئەگەر ئەیان هەوێ ئیسفادەی بۆ دنیا و بۆ قیامەت و بۆ پاشە ڕۆژ هەوێ ئیشاڵڵا بێ بە سەدەقەی جاری ئەوەی کە تا ئێستا نەیناڕۆ مناڵەکەی بنێرێ کاکە ئارا قورئان ختم کردووە یاخۆت بەشێک لە قورئانت خوێندووە وڵای شکر بخوا تاکو نیوە قورئانم خوێندووە بە تەماشم لە مانگی ڕەمەزانە ختمێک بکەم ئەی تۆ تەجویدیشت خوێندووە؟ بەڵێ تەجویدیشت خوێندووە کە فێری قورئانت دەکەن لە سەنتەرەکە بە تەجویدەوە پێتان ئەڵێن یاخود دوایی تەجوید بە تەنیا بە جیاوازە خوێنن وڵای سەرەتا بە تەجویدەوە پێمان ئەڵێن بەس دەرسی تەجویدەکە جیایە قورئانەکە خوێنین بە تەجویدەوە فێرمانەکەن ئەنجا دوای قورئانەکە دوو دەرسی ترمان هەیە پەروەردەیەکە خوێنین ئەنجا دەرسی تەجویدێکیشمان پێوە لە مامۆستا باشە کاکە ئارا تۆ کە
لە کۆڵان یاریەکەی لەگەڵ هاوڕێکانت پیانەڵی وەرن لەگەڵ مابا بچین فێری قورئان ببین قورئان بخوێنن یا تۆ خۆت هەوڵت داوە فێریان بکەی؟ ئەمە خۆم هەوڵ لەما فێریان کەم و بە هەنێ برادرشم تۆ شکر بەخۆتە ئاسا یەکدوانێکیشیان لەگەڵ ما هاتوون. الحەمدولله. چەندێکم قورئان خوێندنت یارمەتی دەرە بۆ قوتابخانە یعنی لە دەرسی عەرەبیە لە دەرسی ئایینە باشتر نەبوویت؟ بارەوەڵا زۆر خۆشە کە لە دەرسی عەرەبیە ئایینە مامەساڵێ ئەوە بخوێنەرەوە لە هەموو تەلەبەکان باشترە بی لەبەرەوەی تۆ کە قورئانی پیرۆزە خوێنیتەوە زمانەکەش عەرەبیە و ئەو دوو دەرسەش هەنێ شتیان تێ دەرسی عەرەبی خۆی کامل عەرەبیە بەزیتی کە مامۆستاش پێتەڵێت ئەی خوێنیتەوە زۆر باشترە بی. باشە کاک محەممەد هەر جەنابەت لە ماڵەوە هاندەری یاخۆ دایکیشی هاندەرێکی بۆ باشە بۆ کاکە ئارا و بۆ خوشکەکانی بۆی کە ڕاستەکەی ینی بەردەوام بن و لە کۆتایی شاڵات چاو دڵی ئەویان پێ ڕۆشن بێتەوە بن بە کەسێکی بە کەڵکیش ڕاستەکەی بە کۆمەڵگاکەمان وڵات ڕاستەکەی سوپاس بۆخوا دایکی لە من زیاتر یعنی ئەگەر بڵێ لە سایە توانم بڵێم بۆ نوێژەکان بۆ سنتەر بۆ ئەو لە سایە هەفتا و پێنجی هەفتای دایکی وێ لە سایە سی من بێ ئەوە شتێکی حەشا هەڵ نەکرێت. باشە کاک محەممەد جاری وا هەیە ئێستا کەسێکی وەکو کاکە ئارا مناڵێکی ئاوەکە بەهرەدارە الحەمدولیلا قورئانێکی باشە خوێنێ تا چەند هەوڵت داوە هەڵی نێی لەگەڵ خۆ تابی بێ بۆ شوێنانەی بۆ مناسەبات بۆ ئەو شوێنانەی کە ئەویش دڵی پێخۆشە بێ و واروەها لەوێ کەسی شەرمی بشکێ وردە فێر ببێ جاریوا لە مەجلیسا قورئان بخوێنێ تا چەند گرنگیت بەوە داوە کە لەگەڵ خۆتا بێ بۆ شوێنانەی کە بۆ مەجلیسانەی کە ڕەنگە هەر گەورەکان تیا بەشدار بن تا چەنەمەت کردووە؟ وڵاتر سوپاس بۆ خاوە کاکە ئارا خۆی بۆ هەر شوێنێک بچم یا حەسکات مەزیسەکە بزانین لە ڕووی دینەوەیە بەیەکەوە ئەچین یا زۆربەی ئاهەنگەکان کە ئەکرێ لە سەنتەری نووری حیکمە لە هەر شوێنێ بێ ئەچین جا سوپاس بۆخوا هەوڵیشمان ناوە لە شوێنی کەشەوە لە لێرە سوپاسی کاک دکتۆر کۆچەرەکەم لە لای بەڕێزیشان ئیجازەی بانگبێژی وەرگرتووە یعنی بەڵێ یعنی ئەتوان لە هەر شوێنێک کە بۆ خزمەتی ئەم دینە بێ من خۆم دایکی ئامادەین بۆ هەر شوێنێ بێ بیبین بینێرین خۆشمان لەگەڵ یا بچین. کاکشەگەر بانگێکیشی پێ بدەین بە کاکە ئارا بانگێکیشمان بۆ بدا بەڵام بینەرانی خۆشەویست ئاگادار بن ئەم بانگە بانکی مەغریب و ڕۆژوشکاندن نییە ئێمە وەکو کاکە ئارا هاتووە قورئانی خوێندووە حەزەکەین بزانین لە ڕووی مقاماتی بانگبێژیشەوە چۆن فێری بانگبێژی بووە بۆیە کاکە ئارا بانگێکیشمان بۆ بدە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله فرخوا سەرکەوتوبی ئینشاءالله. کاک محەممەد ئەگەر کاکە ئارا چەندێک لە مناسەباتی ماڵی خۆتان خزمان کە کۆبنەوە چەندە حەزەکە ینی بەشداری کردولەوە کە بڵێن عادی تۆزە قورئانەوە بخێنە بزان دەنگ چۆنە یان کۆبوونیویکی خێزانیتان هەبێ خێزانی گەورە بڵین مامەکانی و خاڵەکانی و کەس و کار حەزی کردو قورئان بخوێنێ یا پیان و تۆ قورئان بخوێنێت ئەم مەجلیسانەتان هەبووە؟ وڵای خۆی ئەوەی ڕاستیوی ئەو مەجلیسانە بە حەقەت نیمانە بە ئیرادەی خوای گەورە ئەوی ژوای خوانێ بڕێ ماڵ یەک مامی هەیە
و یەک خاڵیشی هەیە وەڵامی تر کە زۆربەی کار بە خۆمان لە ماڵادا ئەنیشین بۆ من بێ یا بۆ دایکی قورئانێنێ ئەویش و کاگەحمەدیش قورئانەکەمان بۆ خوێنە ئەڵێ بزانین بۆ یەکتری ئەخوێنین تر من بۆ دایکی بێ دایکیان لەگەڵ کوڕەکانە بزانانی ئەڵێ خۆ چێماکەم و کورتی هەڵی هەیە بۆ یەکتری ئەخوێنی خۆی گەورە لێ نەسێنێ کاک محەممەد تەمان گرنگجی ئەم پەروەردەکردنە کاک شێخ لەوەیە کە ئێمە ئۆتۆماتیکی کە کەسانی وەکو کاکە ئارا و هاوڕێکانی پەروەرداکەین ئیسلاحی کۆڵانی شەکەن ئیسلاحی کۆڵان تەمان ئیسلاحی کۆڵان زۆر مهمە تۆ چاکسازی لە کۆڵان ناکەی ینی تا چەند کاک محەممەد خەڵکی گەڕەکەکەتان دراوسەکانتان لە کاکە ئارا و خوشک و براکانی ڕازین بەوەی کە الحەمدوللا ئەوانە کەسێکی پەروەردەکراون ئەمە کە لیان ڕازین بەوەی کە ئەوانش چاویان لێ بکەن تا چەند لە گەڕەکەی الحەمدوللا بێ مشکلەن و هەروەها بەرچاویشن ینی خەڵک حەزەکە ئەوانش مناڵەکانی وەکو مناڵەکانی جەنابن الحەمدوللا سوپاس بۆخوا لە گەڕک و کۆڵانەکانە طبعا ئەگەر مناڵێک لە مناڵەکەی ئێمە یابێ خێزانم شۆ دەستی گرتووە وتی جاری وا دایکەکەوی زانی و من لەسەر یەکەم وتومە نە ئێمە بۆی هاتوین ئەمان هاوڕێن کە طبعا کە قوتایبی سنتەرێکی ژووی کە تۆ قورئانت خوێن ئەبێ فەرقت هەبێ لەگەڵ مناڵێک کەنیە الحەمدوللیلا تەنانەت لە مەکتەبیش ئێمە کۆبوونەوەیکی باوکان هەبوو مامۆساکە بە هەموو دایکەکان و باوکانی کەیوت تی بەڕاستی ئێوەش بۆ قوتابیەکانتان مناڵەکانتان هان نایان وەک کاگارە وتی باوەڕتان بێ لە پۆلە کە ئیمتیحانم کردوون کاگارە دەرەجەکەی الحەمدوللیلا بەرز بۆ تومە تۆ پێویست ناکە ئیمتیحانکەی تۆ ئەتوانی بچیتە دەرەوە بۆ خۆ لە باخچەکە یابی لە حەوشەکە پیاسە بکەوتوێتی نا مامۆسا مادا من ئیمتیحان ناکەم بۆ خۆم لێرە ئەمڕۆ دوانی ڕۆژ سنتەرم هەیە سعی قورئانەکە کەم لە ژوورە قورئانی خوێنەوە بۆ خۆی ئەوە زۆر مای شانەزی بۆ من بۆ مامۆساکان هاندەرێکی باشی شەیشاڵەکە هاوڕێکۆی هەر کاتێککە مناڵێک کاک محەممەد کە قورئانە خوێنێت لە مزگەوتێکە لای مامۆسایە دەرزە خوێنێت دەرزی پەروەردەیی وەرەگرێت سوبحان الله شکۆ و شتێکی تیا دروستە بێت وەکو گەورە تەسەڕوفەکات ینی زۆر حتا مەحرومە بێت لە بەعض یاری مناڵانش هەندێک جار تەسەڕوفێکی زۆر جوان ئەخلاقێکی زۆر جوان لەناو تەلەبەکانە لەناو ڕەفیقەکانیە دروستەکات لەبەرەوە ئینشەڵا بەرەکەتن بۆ گەڕەکیش نەک هەر بۆ تەنها ماڵی خۆتان ئینشاءالله ئەچەڵا کاکە ئارا چەند ئاەتێکی کە لە قورئانی پیرۆزمان بۆ خوێنێ بەڵام زۆر خۆت هیلاک مەکە باشە ئیتر لێرەوە کۆتایش بەم بڕگای هێنین زۆر بەخێر بن کاک محەممەد و کاک زۆر خۆشحاڵ بین کە ئەم ێوارەیە لە خزمەت ئێوە لە خۆشیا بن پێم ئینشاءالله خێرمان بۆ هێنابن ئینشاءالله وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته وليتق الله ربه ولا تكتموا الشهادة ومن يكتمها فإنه آثم قلبه والله بما تعملون عليم لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو
أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. ئافرین بە تۆ. بەڵە خۆشەویستان سوپاسی هەریەکە لە زەیتی کاشۆ و لە نەخۆشخانەی بەخچینەکەین کە پشتیوانی بەرنامەکەیان کردو و سپۆنسەریان کردووە. سوپاس. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. خۆشەویست هەر بەردەوامین تاوان لە هونەری قسەکردنە یاخود ئەو کەسی کە قسەی سەرنجڕاکێشە ئەو کەسەیە کە بەردەوام نمونە هێنێتەوە یاخود حەکات یاخود چیرۆک و بابەت و مەسەلای هێنێتەوە. بۆیە هەر کاتی ویست قسە بکەی و کاریگەری بەجێبێڵی یاخود کاریگەری لەسەر بەرامبەرەکە دروستکەی دایمە نمونەی بۆ بێنەرەوە. کاک شێخ فاتیحی برام ینی بۆوە مەشهورە کە دایمە مەسەلەی هەیە کە دایمە بابەتی هەیە. حەزەکەم بزانم ئەم ئێوارەیە چه بابەتێکمان پێشکەشەکەیت؟ دەست خۆش بکاکە پەیوەند. طبعا کاتمان کەمە و ئیشەکانی زۆرم بەڕاستی. سوڵتان مەحموودی غەزنەوی کە پاشایەکی زۆر گەورە بووە کۆمەڵی وەزیری زۆر لە دەوری بوون بەڵام ئیاس لە هەمویان یا ئیلیاس لە هەر هەمویان خۆشەویستتر بوو لای سوڵتان مەحموود. ئەمەش ئیرەی دروست کرده بوو لە ناو وەزیر و دەست و پێوەنەکەیە کە بۆچی ئیلیاس یاخود ئیاسەوەنە تۆ ئیحتیمامی پێدەیەوەنە مەحرەمی ئەسراری تۆ هەر ئەوە. ئەڵێ وشتی باشە تاقیەکەینەوە ڕۆژێک کە چنە دەرەوە بۆ ڕاوشکار کاچن وەزیرەکان هەمووی لەگەڵ خۆیان ئابات یەک سنووقی گەورە مجەوهرات و پارەی ئەو کاتە لەگەڵ خۆیان با سوڵتان لە پێشەوەی بگەنە ڕاوشکارەکە لە شوێنێکە سنووقەکە ئەکەوێت خۆی وا پیشانەیە کە کەوتووە کە ئەکەوێ ئەڵێ بۆ وەزیر و دەست و پێوەن و هەمووی ئەڵێ هەر کەسێ چی کۆکردەوە بۆ خۆی من هیچ کۆ ناکەمەوە بۆ خۆم. هەر هەمویانەکەونە پارە کۆکردنەوە ئاڵتون کۆکردنەوە مجەوهرات کۆکردنەوە خۆشی بە ئەسپەکەی غارەیە بە ئەسپەکەی بەرەو ناو دارستانە ڕوات کە ئەڕوا تەنها کەسێک کە بەدوایەوێتی سێرەکە ئیاسە. ئەڵێ ئیاس تۆ بۆ هاتی ئەڵێ قوربان من مجەوهراتم بۆ چییە گرتووە نەبیت لەبەرەوە من لەگەڵ تۆیان ئێمەش لە مانگی پیرۆزی ڕەمەزانین ئەم مانگە جوانە بەڕاستی ئەسپی خۆی تاوداوە بۆ ناو دارستان و بۆ ناو مێرگە جوانەکانی ناو عیبادەت و خواناسی و تەقوا. ئێمە با بە خواردن و بە پارە و بە زەخرەفەکانی دنیا نەخەڵەتین خەریکی شتی دنیایەکان نەبین با خەریکیەوە بین بەڕاستی مجەوهراتەکان کۆکەینەوە کە پاشا خۆی بووی دیاری کردوین سوڵتانی گەورە بووی دیاری کردوین لەبەرەوە ئەم نمونەیە زۆر جوانە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆمان پیادە بکەین. زۆر باشە دەستخۆش بە تەکید مەسەلەیەکی جوان بوو نمونەیەکی جوان بوو جەنابیشت فەرمووت وردە کاتەکەمان بەرەو کۆتایەگە من ئەبێ سەرێک لە شێفە بەڕێزەکان و چش لێنە لە بەڕێزەکان بدەمەوە تۆ ئینشاڵڵا خۆت ئامادەکە بۆ
دوعاکانی انشاءالله انشاءالله کەواتە ئێستا تو ئاوا من ئاوا هذا فراقي سأنبئك فرمو السلام عليكم ما شاء الله ما شاء الله وشي تنكردو ما شاء الله خوزي شامامة شيف ديار جان أري باش ما بيجرين بعد السيلفي كبيجرين زۆر جوانە شێف دیار لە کاتی بەرنامە پێشکەشکردنەکانە ئەگەر ئاگار لێبێ زۆر ئاگام لە توێ ینی دایمە سەیری ئێراکەم لەگەڵ سەیرانەکەم لەگەڵ شێخ دەریمانە یەکشت هەیە زوو ڕسمەگری زوو ڕسمی خواردنەکانت دەگری ئەوە بۆ چیتە من پیجی خۆم هەیە ئەرشیفی خۆم هەیە هی خواردنەکانە زیاتر لە 9000 خواردنم کە دروست کردووە بە تەسویری بە ڤیدیۆ بە ڕسم هەمە باش جاوا هەڵێگرم بۆ خۆم زۆر باشە ڕۆژانە شەوانی دایە بەزێنم بۆی تۆزە جنێم بۆ شەوانە نابەتەشی تۆ جگە لەوەش ینی خەڵک هەیە زۆر دەستخۆشی لێکا بەتەشید بە تایبەتی خانمان ئێستا زۆر حەزەکەن لە ماڵەکانیان گوێتان بۆگرن و ئێوە من دایمە حەزەکەم ئێوە ئاگاتان لەوە بێ ینی قسەوا بۆ خانمان بکەن کە بسەبەت ئاگایان لێتانە گوێتان لێگرن و فێریشیان کەن ینی بەڕاستی چونکە شێف دیار شێف نەریمان یەکێک لە گرفتەکانی ماڵ پەیوەندی بە خواردنەوە هەیە ینی بە تایبەتی پیا و حەزەکە خواردنی بە لەزەت بخوا حەزەکە خواردنی خێراوە و حازر کراوە نازان چی ینی جاری وە تۆ ڕێ تۆ زۆر برسیت کازانی خواردنەکە حازر نییە خواردنێکی باش نییە ئۆتۆماتیش تووڕابی وەلو من بەخوا لەسەر خواردن زۆر تووڕە نابم ینی کەسێک نیم شێف دیار توێ ئێستا شتێکی زۆر جوانە کردووە نازانم من ئێستا لە باتی بینەرەی بینم تۆ بۆم باسکە ئەمە چۆن گەیاندە ئێرە لە سەرتاوە بۆم باسکە بڵێ ئێمە کە ئاوی تیەکەی کا خیتە سەر تەباخەکە بۆی لە نەتیجە بزانین چۆن گەشتینە ئێرە و چۆن ئەم قۆزیە جوانە و دروست کرد بەڵێ باس بۆ تۆ وەڵاو نەجوان وەس بکرد فەلی جوانە زۆر جوانە هێنا ئەمە قۆزی شامە باش خۆی لە وڵاتی سووریا دروستەکرێت دوای هاتوۆتە خوارە بەرەوەی عێراق ئێستا بەرەو کوردستانی ژاتووە ئەمە بە بریانیەکەی بریانێکی بۆ ئاماداکەی هەموو عادەتەن هەموو ئافرەتە لە ماڵەوە خۆزان چۆن بریانی ئامادە بکە بەڕای من غەڵەت بریانی جیاوازە ینی بریانی جارێ وایە بریانەکەی جیاوازە مهم بریانەکە لەوەیە کە بتوانیت چۆن لێ ئەنێ چۆن شتەکانی تێ بکەی خەڵکم بینیە کە بریانی لێناوە چون هەموو ئەشیەکانی بێکەوە تێکردووە هۆ هەڵەیە تۆ برنجەکە بەجای لێ بنێ دوایی بەرە منە گێزەر پەتاتە بەزالیە شاریە ماکەرۆنی گوێز لەگەڵ بایم ئەمانە بەجیا سوورکەرەوە کە برنجەکە پێگەش بریانەکە ئەوانە کە بەسەرە وەک خۆی مێنێتەوە کشمیشەکەی تێکەوە خۆی مێنێتەوە هەرگە دیقەت بێ سامە برنجە وایە هەستەکەی شتەکانی خۆی هەمووی تیابینیتەوە بەڵام کە کوڵێ لەگەڵە هەڵەوەشیە فەرقی پێ ناکەمە هیچی تیابێ لەبەر ئەوە دواتر کە بریانەکە حازر کرد برنجەکە ئامادە بوو نانی پاقلاوهێنی نانی پاقلاوە لە بازارە زۆر زۆرە سێگۆشەکانە لە کێشەیەک درێژە ئەتوانی نانی هەورامیش بەکاربێنی ئەتوانی هەویریش بەکاربێنیت ئەتوانی هەویریش بەکاربێنی بەڵام ئەم نانە پاقلاوە لە هەمووی جوانترە دوای ئەو ئەنجا نانی هەورامی جوانترە هاچۆن سیاکەم ئەو نانی پاقلاوای کە تەنها قاپێکی فافۆنەوە بێت یان وەستا بەرم ئەم قاپانە بێ بەم شێوازە بێت ئەتوانی ڕۆنی لێ بێ شوانی لینی من ڕۆنم پێوە کە لەبەر خاتی کونجێکەوەی جوان دەرچێتیە ڕاشکەشم پێوە کردووە تون با تامێکی خۆشێوێ و بۆنی دەم بۆ بنی ڕەمەزانەوە ئەو نانی پاقلاوە ئەتوانی دوو بەر بێ سێ بەر بێ بە دڵی خۆت تیا ڕابخی بەس پێێتە خوارە ئاوای تۆزێ برنج تۆزە بریانی تێکەی تۆزە لەو گۆشت و شتان کە سوور کرێتە گۆشت و میشک و قارچکە و هەمووی تایە کە سوورێکی تۆ قات بە قاتەیەکی تا ئاگاتە ئاستی ئێرە بە بریانێکەوە دایە پۆشی خێتە ناو قاپی سینی فڕنەکەەوە ڕەوانی کوێیەکی دۆزەخ ڕەوانی فڕنەکەیەکی هەمووی پێش دەقەبێ ئاگزوو ئاگاو لێ بێت چکردانی پاقلاوە ناسکە زۆر جوانە بەرژێبێ بە پسکی دۆ کویستەکەی بینی زۆر جوان ئەو کاتە ئێمە سامان کولێرەم بۆ داناوە بەڵێ کولێرم بۆ ڕازانەوەتەوە و شامەکان خۆت سەری لەگەڵەیە دەرپشتم کردە بە بریانی خۆی بە برنجی سوور و بە برنجی زەرد و بە سپی و ئەم شانە توانی بەڕازێنیتەوە بەڵام ئێمە شێوازێکی تر ڕازانمانەوە بەزەڵاتە زیاتر شەف نەریمان جاری وا هەیە
تۆ لەو خواردنانە سەوزەیەک بەکارێنی یا مەسەلەن میوەیەک بەکارێنی هەڵی تیاکی تامی خواردنەکە لێ تێگەدا چۆن بتوانین مەسەلەن ئەگەر قۆزی شاممان هەبوو ئەوانەی کە پێکاتەکانی کە لەگەڵا دانێن و پێ ڕازێنینەوە هەڵی تیان نەکەین و خواردنەکە تێکنەوی وڵی زۆر کات لەگەڵ ڕێزما زۆر وەستا هەیە زۆر شێفەیە سا مەسەلەن هیواچە شتی شیرنی لەگەڵا دانێت ئەمە شتی شیرین لەگەڵا ناخورێ بەحقەت ئەبێ شتێ بێت تامی ترش بێت بەحقەت ئەبێ ئەو زەڵاتەیەکی مەسەن کە لەگەڵا دێ ڕازانەوەی بۆکەیت ئەبێ ترش بێت ئەبێت ترش بێت تامێکی ترشی هەبێت ئەنی زۆریش ڕوبەهەنارە بە شێوەیەکی گشتی بێت ترشی لەگەڵا خۆی ئەمە ستایلی ڕازانەوە ئەوای بۆ شێوەیە باشە شێف نەریمان بابزانم ئەمڕۆ جەنابەت مقابلات زەڵاتە چیت دروست کردو؟ مقابلاتی ماکارۆنیمان دروست کردووە ئەگە تخواگەر بۆمان نزیکیتەوە بێ زەحمەت هەر لە شوێنێکی ترداینێت ئەگەر شێف دیارەگەر ئەمە بگورەگەر نێڕێژین ئەمە مقابلاتی بەزەگەر مقابلاتی ماکارۆنیە ماکارۆنەکە بریتێ لە هەروابێتەوە خاریتە بیبەری ئەلوانە کەچەبە زائیدەن زیرەیە تۆزە بیبەری ڕەشە لەگەڵ ڕازانەوەکای بۆ شێوە باشە ئەمڕۆ حاجێکی بەڕێز لە مزگەوت پێی وتم وتی تۆ فێری هێن بوویت فێری سۆسەکە بووی ئەو نەپرسیان لە لە شۆربا و لە ئەوانەکەم ئەوان ژاکە لەو منەمە زوو تەشی بکەمەوە باشە ئەمان چییە ئەوە ئەو خواردن تایبەتە بەخۆمە شۆفانە بەڵێ پێکاتەکەی پێ بڵم بەڵە پێمان بڵە بەوەی پینەران بزانێن شۆفان سەرەتا شۆفانەکە هێنین ئەیکەن نەقاپێکی قوڵەوە دوای سێ هەلکەی تێکن کەسی هەلکەمان تێکرد دوای تونی ماسیمانێت ماسی بڵێن ماسی قوتۆکان پێڵان تونەوە بڵێ ناتون نەبێت ئار پێڵان تونە ماسیە نایوای بڵێ کونە ماسی خۆمانی شێ بڵێ ماسی تێەکەی دو ئەوە پیازی تێگەی لەگەڵ معدەنووسە زائیدەن گێزەر ئیتر ئەوە پێکاتانە هەڵەسی تێک هەڵە شێلی بە جوانی خوێن تیەکەی زیرەی تیەکەی ئۆریگانۆی تیەکەی هەروە بێتەوە کەمێ لە بیبەری سپی بۆ شێوەیە باشە شێف دیارجاری وایە شلەی کوولەکە خۆش نییە رازان ینی خواردنێکە بخۆی ئەگەر خۆشی نەکەی بە زۆر خۆش نییە چۆن شلەیەکی کوولەکەی خۆشمان دەستکەوێت بەڕاستی ئەوە زۆر مهم خۆی کوولەکە بە چەند شێوەیە لێندرێ باش من نسا بەم شێوەیە لێ مناوە پێوتێ تەپسی بە کوولەکە کوولەکە بێ سوورکرێتەوە جوان لە ناوڕۆنە سووریکەیتەوە چۆن باجان سوورەکەیتەوە کوولەکە سوورەکەی دە بەس تەماتەکە سوور ناکەیتەوە پیاز و بیبەرەکەی بە هەمانشی وەکو باجان سوورەکەیتەوە ئا بۆی ڕاخی بە هیچ شوێ نابێت تێکی بێ داری دەردکە کابرا حاجی و فۆسێکی بۆگریت ئەمە دۆشایی بۆگریتەوە دۆشایی بۆگریتەوە بە کەرەوزی تەگەڵاتێکە معدەنووسی لەگەڵاتێ نەختیداوە دەرمان زۆر خۆش معدەنووس لەگەڵا بە زۆر خۆش زۆرکرد بەکاری نایانێ کشمیشی تیاکەی لەتکەنوکی تیاکەی من هەنێ لەو دەرمانانم تێکردووە زۆر خۆشە ڕۆنی کاشۆشم تێکردووە باش زۆر بە کورتی چونکە کاتی دوعاکانە گەنمە کوتاوەکە کە زۆر گرنگە ئەوەتان چۆن لێناو ئێستای بینم گۆشتیشی تێ کاکە تو ئەمیان بەس لە خزمەتام گەنمە کوتاوەکە تاوان هەموو کەسێک زانێت گەنمەوە لە بازارە زۆرە و خەڵک ئەیکرێت نۆکمان تێکردو و پیازمان تێکردەوە لەگەڵ گۆشتە بەڵێ تر هەروە بێتەوە پێکاتێک تۆ یەک تۆز زیەمان تێکردووە لەگەڵ یەک تۆز کاریە بۆی ڕەنگی بگۆڕێت ڕەنگی جوان کات ڕەنگێکی جوانمان باتێت ئەوەش دیسان شێفدیار وتی نابێت گۆشتەکەی لەگەڵا بێ لە سەرەتاوە بەڵێ نابێت لەگەڵا زائیدەن لەگەڵ جاتراتێمان کردو جاتر ئەبێت دایم لەگەڵ گەنمە کوتاوە بێت زۆر ئەم فاسۆلیای جیاوازە فاسۆلیاکەمان لەبێت نە ئێرانیە نە تورکیە نە کوردیە نێت ئەمە چیکیە سووریشە فاسۆلای سووری چیکی ئەمە چیک و ئێران زۆری خۆن ڕاستە هەروەکو فاسۆلیای تر لێندرێت بەڵێ هەماشتا باشە دەسان خۆش بێ خی گەورە تاعات و عیبادەتان خۆش بێ زۆر دەمێکتان هیلاکردن بە خزمەت بەڵە خۆشەویستان ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆی سیگەوهەر منیش لەگەڵ دوعاکانی شێخی برامە دەست بەرزەکەمەوە بۆ هیوای ئینشاءالله دوعاکان بۆ ئێمەش و بۆ ئێوەش گیرا بێت فەرموو کاک شێخ أعوذ بالله من الشيطان الرجيم
لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي يا ربي خواي وسعتي مغفرة لي خوشبوني تزور فراوانا لمانجي بيروزي رمضانو لم ديي سرتاي مانجي بيروزي رمضانا چاورواني مرحمة مهرباني توكين عفو منك لمن خوش باش لكم ترخم يكان من ببورا لو همو بازاري غفلتي كتي كوتين لو همو شو روجانيك بغافلي بردمان سر لو همو ساعات زور زبنداني تمنمان كهيج مانتيانا كرد يا خود خراب ترمانتيا كر كگناه تاوان بو لمن خوش باب يا ربي ستري گناه كان من بك وعفو من كول دنيا وقيامتها فضح من مكا يا ربي خواي جان بركتي أرزو آسمان من بسلام بارنا عفو من كول يمن خوش با بهوي تاوانو گناهي إيمو يا ربي مرحمة مهرباني مقرر ويا رب براني بالرحمة خود من بو بارنا وزيادي بكا رزق روزي وبركتي خود زياد كلا سرمان عفو من كول يمن خوش با هداية من با يا عفو يا غفور يا حي يا قيوم برحمتك نستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث يا ربي اگر لدرگاي تو در بكرين بو چه درگاي بروي اگر تو رحمان بينك يا رب ابيك رحمان بيبكات اگر هاتينا برزخ تو عفو ما نكي ابي ما چی بكي اقل محشرة للريزي هارون للريزي قارون للريزي فرعون كان ابوين ابي ما چی بكي عفو من كول من خوش با ري توفيقات هدايتي خوت من لون مكو توفيق من بو هداية من با عفو من كول من خوش با للري محشرة والنبين لتاريكاي ري كردني محشرة لون وكان نبين يا ربي خوايا لو كسان بين كالرعايات ما نكريتو لجير عرش عظيم خوتا جيقمان بو كيتوا لو كسان بين لسر حوزي كوسر بقلاسكاني دستي حزرة رسول الله صلى الله عليه وسلم او من بيدريت لو كسان بين كبيك هنقاو لو حفتا هزاريك اشنب هشت يا رب العالمين بشمان بدا لو كسان بين كملائكة كان بيشوازي مان ليكن لو كسان بين كحزرة رسول الله صلى الله عليه وسلم لسر بردي صراط فرمي يا ربي سلامت بأم عبديتو أم كسي أمتي من تال بردي صراط بريتوا لو كسا نبين كتو الرحمن بيكيتو ليان خوشبي توفيق من بو هداية من با يا ربي خوايا أواني منالنا صالح يعني هي منال كان ين بو صالح بكا برشاو دلور شاويان رون كرو بوي كمنال كان ين صالح وبهشتي بن يا رب يا ربي خوايا أوي منالي نقبتي هي خواي قورا صلاحته شاكيان بيا ببخش يا رب العالمين يا ربي خوايا أوي رزقي كما خواي جان رزقي واسع بكا أوي منالي يا منالي بيا ببخش يا ربي خوايا أوي هر دردو نخوشيو آزار مينتي كي دنياي هي لكولي بكر وإله العالمين لسرشاني سوشي بك يا رب العالمين يا رب
يا رب يا رب العالمين سەرتۆپی هەموو دوعاکان باشترین شتێکە پێشکەشی ئێمەی بکەی باشترین خەڵاتێکە دیاری تۆیە بۆ ئێمە یا رب ئەوەیە لەسەر مەرگا ئیلاهە العالمین عاقبەت خێرمان بکەی يا ربي بعاقبة خيري بقرينا وبلايتو يا ربي بعاقبة خيري بقرينا وبلايتو يا ربي بعاقبة خيري بقرينا وبلايتو اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين وەرگرتە بێ و لە دوعای خێریش بێبەشمان مەکەن خواتان لەگەڵ بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین